بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو ئازیزان. من دانا محەممەد خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی هەیوان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. ئەمەڵقەیە باس لە جەژنەکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. بێگومان ئێمە ئازانین تەنها دوو جەژنمان هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام، ئەویش جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. جەژنی ڕەمەزان لە دوای 30 ڕۆژ عیبادەتکردن و ڕۆژوگرتن دێت و تەنها یەک ڕۆژە و یەکەم ڕۆژی شەوال ڕۆژی جەژنی ڕەمەزانە. جەژنی قوربانیش دوای عیبادەتێکی گەورە کە بریتیە لە حەجکردن و لە ناویشیدا عیبادەتی گەوری قوربانیش ئەنجام بدرێت، ئەویش لە ڕۆژی دەی ذیلحیجە ڕۆژی یەکەم بە ڕۆژی نەحر ناسراوە، سێ ڕۆژەکەی تریان بە ڕۆژی تەشریق ئەیام و تەشریق ئەو سێ ڕۆژی دیکە ناسراون. بێگومان جەژن جگە لەوەی کە بابەتێکی ئاینی عیبادەتیە، بێگومان ئەتوانین بڵێن ڕەهەندێکی کۆمەڵایەتی و دەرونیشی هەیە لە میانی بەرنامەکەمانە قسە و باس لەسەر ئەم بابەتە ژەکەین. تا چەند گرنگە جەژنەکان ببنە وێزگەیەک بۆ بەخۆداچوونەوەمان و بۆ تۆخکردنەوە و زیاترکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و سەردانیکردنی خزم و کەسوکار و ئەوەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە پێوترێ سیلەی ڕەحم. تا چەند گرنگە دابوونەریتە جوانەکانی کوردەواری لە جەژنە کە لاوانەیە لە ئیسلامیش و سەرچاوی نەگرت بێ کە دوای لە نێو بەرنامەکە باسیەکەین، ئەمانە ئێمە پارێزگاریان لێ بکەین، وەکو چێشتونان ئامادەکردن و شلە و گۆشت و قەیسی بەیانیان، وەکو جەژنانە بە منداڵان، وەکو سەردانیکردن، وەکو نقل و چکلێت ئامادەکردن و بەخشینی یان پێشکەشکردنی بە میوانەکان. تا چەند گرنگە ئەم دابوونەریتانە بەڕاستی بپارێزرێت. کەی و چۆن لەکوێ قوربانی بکەین؟ قوربانیەکانمان لە ناو هەرێم بکەین یا بینێرینە دەرەوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان کە ئێستا باس ئەکرێ بۆ غەزە یا بۆ ئەفریقیا، یا تەنانەت بەهۆی ئەو بارە نا لە بارە دارایی کە هەیە دەوترێت بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش بینەرین. ئایا بزانین کامەی دروستە، کامەیان باشترە، ئامە قوربانیەکانمان چۆن بکەین، کەی بیکەین و ئەسڵەن قوربانی بۆ بکەین؟ لەسەر ئەم بابەتەش قساکەین بە میوانداری زۆر بەڕێز هەر یەک لە دکتۆر شاخەوان سیا مەنسووری، مامۆستای ئاینی کە بە سوپاسەوە لە ستۆدیۆی هەیوان میوانە. مامۆستاجان بەخێر بێت. هەروەها بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیدزادە، ڕاوێژکاری پەروەردەیی و مامۆستای زانکۆ، بێگومان کە ئەویش بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەگەڵ مامیوانە. دکتۆر بەخێر بێت. هەروەها خۆشەویستان، پرۆگرامی هەیوان هەموو جارێک بە کۆمەڵێک میوانی ئازیز و ڕۆحسووک و خۆشەویستەوە لە خزمەتیاندا دەبین کە لە تەوەرەی سێهەمی پرۆگرامەکەماندا ئەوانیش بە پێشنیاز و قسە و سەرنج و پرسیارەکانیان ئەگەر هەیان بوو لەگەڵ میوانانی سەرەکی بەرنامەیە گفتوگویەکی گەرم و گوڕەکەین، یاخوا بەخێر بێن سەرچاوەکانمان. ئەم جارە زۆرینەی میوانەکانیشمان تایبەتمەندیەکان هەیە هاوسەری یەکتری ژن و مێردن و هەروەها میوانێکی ئازیزیشمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لە شاری سەقزی خۆشەویستەوە هاتووە. دووبارەیە خوا بەخێر بن، بە تایبەت جەنابیشت بەخێر بێت. مامۆستا شاخەوان، ئەگەر لای جەنابتەوە دەست پێ بکەین، وشەی جەژن لە عەرەبیدا عیدەوانە، ینی گەڕانەوە. منەمێ بزانم گەڕانەوەی چی؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سپاس بۆ جەنابتان، خێراتنی میوانە بەڕێزەکان، کاک دکتۆر خوا بەخێر بێنە مولایەکتان. دیارە لە زبانی عەرەبیدا بە هەردوو جەژنەکە ئەوترێ عید، کە پێیان ئەوترێ عیدان. عید بە هەموو شتێکە ئەوترێ کە زوو زوو بگەڕێتەوە، یعنی دوو جار نەبێ بگەڕێتەوە، سێ جار نەبێ بگەڕێتەوە، بەڵکو بەردەوام لە گەڕانەوەدایە. ئەم جەژنانەش، هەم جەژنی ڕەمەزان هەم جەژنی قوربان، کە لە دوای دوو عیبادەتی زۆر گەورەوە دێت. جەژن ینی لە دوای دوو ڕوکنی ئیسلامەوە دێن کە دوو ڕوکنی زۆر گەورەیە. ڕوکنێکیان ڕوکنی ڕۆژووە، سەومە کە ڕەمەزانە، ڕوکنێکیشان حەجە. هەردوو جەژنەکە لە دوای کردنی دوو ڕوکنەوە دێن، لە دوای ئەنجامدانی دوو ڕوکنی ئیسلامەوە دێن، کە ئەم دوو ڕوکنەش بە تایبەتی جەژنی قوربان کە لە دوای حەجەوە دێت. حەجیش عیبادەتێکە تەنها لە مانگی ذیلحەجەیە ئەکرێت، یعنی وەنێ بڵێ ئەمە حەجی سونەت ئەکرێ و حەجی فەرز ئەکرێ. سەر ڕۆژوو لە هەموو کاتێکە توانی بیکری، ئەگەر فەرز بێ نەزر بێ هەرچیەک بێ. بەڵام ئەم ڕوکنەی ئیسلامە کە حەجە تەنها لە مانگی ذیلحیجە ئەکرێت، لە غەیری ذیلحیجە ناکرێت. بۆیە شەریعەتی ئیسلام لە دوای دوو عیبادەتی گەورە دوو ئاهەنگی گەورەی داناوە. یەکەمیان ئاهەنگی تەوابوونی ڕەمەزانە،
دووەمیان ئاهەنگی تەوابوونی حەجە، چونکە حەج یعنی عەرەفە. حاج پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم الحەج والعەرەفە، واتە ئەگەر کەسێک یەک دانە ساڵی ڕێک لە مەکە چاوەڕێی حەج بکە، ئەو ڕۆژە نەچێتە عەرەفە حەجەکەی قبول نییە. کە ڕۆژتە عەرەفە حەجەکەی قبوڵە. ئەوەکانی ئەوی تر لە دوای ڕۆژی عەرەفەوە دێ شەیتان ڕەجمکردنە چوون بۆ لە عەرەفەتەوە بێچی بۆ مەشعر الحەرام، دوای لێوە چێتە مینا، دوای چێتە ڕەمی جەمەرات، دوای چێت تەوافی ئیفاضاکە، دوای حەیوان سەرە بڕێ، هەموو ئەمانەی تر ئەتوانێت کەسێک لە جێی خۆی دان ئەنجامی بدات. ئەتوانێت کەسێک لە جێی خۆی ئەنجامی بدات. یان ئەگەر ئەنجامیشی نەدا بە سەربڕینێک لە کۆڵیە بێتەوە، لە کۆڵی بێتەوە، بەڵام عەرەفە لە کۆڵ نابێتەوە. ئەبێ خۆی حضوری عەرەفە ئەگەر لە مەکەش بێت نەڕاتە عەرەفە، هەر لە مەکە بێ حەجەکەی بۆ قبوڵ نییە. جەژنی قوربان کە ئەرزم کردی لە گرنگی بە تایبەتی لەوەدایە کە دوای ڕوکنێکی گەورە دێ و هەروەها شەعیرەیەکی گەورەی ئیسلامیشی تێدایە لەناو ڕۆژانی جەژنە، لەناو ڕۆژانی جەژنە، کە ئەوەیە ئینسان بەزەی بە هەژارانە بێتەوە، چۆن لە مانگی لە جەژنی ڕەمەزان، لە جەژنی ڕەمەزاندا ئینسان زەکاتی نەفسی خۆی داوە، بەڵام لە جەژنی قورباندا زەکاتی ماڵی خۆیەدا بە شێوازێک لە شێوازەکان. بە کەسێک کە پارەیشی نییە بگاتە حەدی زەکات، ئەوە لە مانگی ڕەمەزانە زەکاتدا بگاتە، بەڵام لە جەژنی قورباندا توانێت قوربانی بکە، توانێت ئاگای لە هەژاران و فەقیران بێ. بۆیە کەواتە عیدەکە مەبەست لی جێڕانەوەی دووبارە بوونەوە و نوێبوونەوەی خۆشی و شادیەوە، خۆشی و شادیەکان دووبارە بوونەوەی عیبادەتەکانە لەگەڵ جەژنەکەیە، دووبارە بوونەوەی خۆشی دەربڕینە، ئەیامول ئەکلی وەشڕب وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، دووبارە بوونەوەی شەعیرەکانە کە شەعیرەیەکی گەورەی هەردوو جەژنەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی پێ کردووە. بۆیە منزومەی جەژن هەر منزومەی ئەو ڕۆژە نییە کە دووبارە بێتەوە، يعني بياني جەژن تا ئێوارە، يعني هەر فقط ئەوە نییە، بەڵکو کۆمەڵشتی متەکامیلە پێکەوە. لە ڕەمەزانە ڕۆژۆکەی لەگەڵدایە، لە قورباندا حەجەکەی لەگەڵدایە، قوربانیەکەی لەگەڵدایە، لەوێ سەرفترەکەی لەگەڵدایە، یعنی کۆمەڵێشتن پێکەوە ئەگەڕێنەوە. ڕاست دووبارە ئەبنەوە بە جەژنەکەیش. دەست خۆش بێ. دکتۆر دووبارە بەخێر بێ، سوپاسکەن وامەدەبوون. با لە تۆ بپرسم، لە دوو ڕۆ من حەزەکەم لەگەڵ جەنابتە، ینی پرسیارەکانی ئەمڕۆم لە خزمەت جەنابتە، ڕووی پەروەردەیی، ڕووی کۆمەڵایەتی ئێمە چۆن لە جەژنەکان بڕواین وەکو موسڵمانێک؟ جارێکی سڵاو ڕێزمەیە بۆ بەڕێزت، هیوادارمەویشە سەرکەوتووەبی، دکتۆری خۆشەویستمان، ڕێز و حورمەتمەیە، ئامادەبوانی بەڕێز، سڵاو ڕێزمەیە بۆتان بینەرانی ئازیزم، هەر لێرێشەوە قوربان جەژنە پیرۆزەی خۆمان ئاڕاستەی هەموو بینەرانی خۆشەویست دەکەین. هیواداری ئەم جەژنە بێتە دەرفەتێک کە ئینسان بتوانێت جارێکی تر لەگەڵ خۆیان ڕێک بکەوێ، لەگەڵ خەڵکە ڕێک بکەوێ، لەگەڵ ژیانە ڕێک بکەوێ. دیێڕە شعری بوتەنەبی هەیە کاکدانە ئەڵێ جەژن أبي ما مضى عدت أم لأمر فيه تجديد. أتبي باشا جژن هەر بە شێوازە کلاسیکە کۆنەکە بگەڕێیتەوە، یام ئەتەوێت نوێگەریە بکەی لە جەژنە. چۆن ئێمە بە دوای خەبوو پەژارەکانە ئەگەڕێین بە شوێنیان، ئەی دۆزینەوە، کاتەکەی دەستنیشان ئەەکەین، ئەم کاتانیشی کە پیان ئەوترێ کاتی خۆشی بتوانین ئامادەکاری خۆی بۆ بکەین، بتوانین بزانین ئەم دەرفەتە لە کیسی خۆمان نەدەین، چونکە ئەم دەرفەتانەوەمان لێ ئەکات گۆڕانکاریەکی زۆر باش لە ناخی مرۆڤ دروست ئەکا، لە ژینگەیەکی ئاسوودەتر دروست ئەکات. ئەتوانیت لێرەوە جارێکی تر پرۆگرامی خۆت بکەیتەوە، چونکە ئەو پرۆگرامانەی کە خەموو پەژارەکان کۆبۆتەوە و کەڵک ببووە، جارێکی تر تۆچێکی دەرچەیەک ئەدۆزیتەوە، دەرفەتێک ئەدۆزیتەوە کە بتوانی خۆتی لێ دەرباز بکەی لەگەڵ خۆتە، لەگەڵ خێزانەکەتە، لەگەڵ بناڵەکانتە، لەگەڵ ئەو ژینگە و چواردەورە. ئێمە بۆچی نەبینە هۆکارێک، نەبینە فاکتەرێک بۆ ئەوەی خۆشی بگێڕینەوە؟ کابتە جەژن هاتووە سەرچاوەیەک بێ بۆ سەرچاوەکانی خۆشی، سەرچاوەیەک بێ بۆ ئاسوودەیی، بۆی بتوانین جارێکی تر پەیوەندیەکانمان ڕێک بخەینەوە. ئەگەر ئەم دەرفەتە نەدۆزینەوە، هەروکو کاتەکانی کەتی ئەپەڕێ بەسەربانێ. کەواتە هەرچەنە جژنی ڕەمەزان ئەوەی لە شەرع هاتووە یەک ڕۆژە، بەڵام ئێستا لە کوردەواری خۆمانە بۆتە 3 ڕۆژ و جژنی قوربانی 4 ڕۆژە. ئەکرێ ئەم ڕۆژە کورتانە، ئەم چەند سەعاتە ئێمە وەکو قوتابخانەیەک لەو ڕوانەی پەروەردەی دەرونی کۆمەڵایەتی لێ بڕوانین؟ جا پرسیارەکەی جەنابەوە بکەین بە 3 بەشەوە کاکدانە. ئەگەر ئێمە لە بواری پەروەردەیی قسەی لەسەرکەین، یان لە بواری دەرونی یان لە بواری کۆمەڵایەتی، خاڵ بەرێگرین و جاجە بەینەوە قوربان
ئەگەر ئێمە بێت و قسە بکەین لەلایەنە پەروەردەیەکەیەوە باشە دەبێت ئێمە لەیرات تەوەرە پەروەردەیەکە دەستنیشانکەین ئایا پەروەردە لای ئێمە چی ئەگەیێنی ڕاستە هەر کاتێک من هاتم و دەستنیشانم کرد پەروەردە لای من چییە لەو بازنەوە ئەتوانم سەیری جەشنیش بکەم من ئەگەر بێت و پەروەردە من نامێ هەموو بابەتەکانی وەرگرم چکە هەندێکی لەوانەیە پەیوەندی بە ئێرەوە نەبێت ئەگەر بێت و ئێمە یەکێک لەو بابەتانی کە لێرا وەری بگرین چاندنی ئاکار بێ ئەگەر چاندنی ئاکارێکێک بێ لە بەها پەروەردەیەکانی ئێمە کەوابەتە ئێمە لێرە کۆمەڵی ئاکار دەتوانین بچێنین یەکێک لەو ئاکارانی کە دەتوانین بیچێنین لێخۆشبوونە لەگەڵ خۆمان لێخۆشبوونە لەگەڵ خەڵک چکێکە لەو گرفتانی کە هەمانە لەگەڵ خۆمان چکە ئێمە یەکێک لەو گرفتانی کە هەمانە کاکدانا ئەوەیە زۆر کات ئەمەنە لەگەڵ خۆمانە ئەڵێین ئەمەنە محاسبەی خۆمان ئەکەین ئەوەنە لە خۆمان ناڕازین لە ناوە کاول بووین ئێمە چۆن بتوانین جارێکی تر لەمە دەربازمان ببێ ئێمە زۆر کات ئەکەوینە ئەو جۆرە گفتوگوانەی کە لەگەڵ ناخی خۆمانە ئەیکەین بەس زۆربەی ئەو گفتوگوانەی کە لەگەڵ ناخی خۆمانە ئەیکەین ئەرێنینین بینی خۆمان بی لەبەرۆ گرینگە مرۆڤ ئەمە بە هەل بزانێ جارێکی تر ئاشتەواییە لەگەڵ خۆیان بکە چونکە ئێمە ئەگەر لەگەڵ خۆمانە ڕێک نەکەبین ئەگەر لەگەڵ دەرونی خۆمانە نەیەین سڵحێ بکەین لەگەڵ کیا پێمان ئەکرێ چونکە من ئەگەر لە ناخی خۆما باش نەبم ئەتوانم لەگەڵ خەڵکا باش بم بەخوا زەحمەت زۆر قورسە من لە ناخی خۆما ئەگەر بەهشتێ دروست نەکەم بتوانم لە ژینگەیەکی چواردەوەرا بەهشت دروست بکەم چونکە ئەکرێ بۆ ماوەیەکی کاتی ئەمە بکەم بەڵام بۆ ماوەیەکی دوور ئەوەی لە ناخی منە دەرئەکەوی دائما البدايات أجمل والنهايات أصدق ئەوەی کە لە بدايەتە من کەسێک ئەناسم ئەتوانم شتە جوانەکانی خۆمی بۆ پەخشکەم بەس دوای ماوەیە دەرئەکەوێ شتی کەم لێ دەرە بخوا چونکە دائیمان قورسە بەردەوامی لەگەڵ هەڵا بەڵام بەردەوامی لەگەڵ باشیە ئەتوانیە بڕوە پاشان تر کە من لەگەڵ خۆمان ڕێکەوتم ئەو کاتێ بیر لەوەی ئەکەمەوە ئەو شتانی کە بەرامبەر بە من کراون چکە زۆر کات ئەم قسانەمان ئەگەر بۆ گەنج بێ گەنج بۆ ئەزانی هەموو فەوکەس هەموو کامیرەکان هەموو چاوەکان لەسەر ئەوانە کەسێک وا هەستەکە کە ئەگەر شتەکان دووبارە بێتەوە زۆر قورسە بێ لە لای بەڵام ئایا لەم دنیای ئێمە خەڵک سەیری ئێمەیە مەشغوڵی ئێمەیە سەرقاڵی ئێمەیە جەلالدینی ڕۆمیەڵێ من لە یەکێک لە تەمەنەکانما کە گەنج بووم ئەموت هەموو گۆڕانکاریەکانی ژیان من هەڵەدەم بیکەم بەڵام دوامایە تۆزە تەمەنم کردتم بەخوا قورسە با لەو شاری خۆما بیکەم دوای ماوەتم بەخوا قورسە با لە خێزارەکەی خۆما بیکەم دوای گەشتمە قەنەعەتێکەوە جارە با لە خۆمەوە بیکەم لەکوێ بۆ کێتۆ ئەویست گۆڕانکاریە چ ناو کردوێتی بینی خۆمان بی ئەو ژمارەیە ناوێکی جوانە کە ناو ئەهێنرێ هەموو کەسە ئەیناسێ لەبەرە گرنگە ئێمەش قۆناغی یەکەم کە لە خۆمەوە گۆڕانکاریم کرد بتوانم ژینگەیەکی ئارام دروست بکەم منێکی لە قسانی کە زۆر بە دڵمە کاکدانا وازم جای چی لەگەڵ جەناب تا باسم کردبێ من ئەسعەد الناس کێ ئاسوودەترین مرۆڤە من ئەسعەد الناس ئەو کەسێک کە ئەتوانی خەڵک ئاسوودە بکە کەسێک ئەتوانی خەڵک ئاسوودە بکە ئەبێ لە ناخی خۆی ئاسوودە بێ ئەگەر کەسێک لە ناخی خۆی ئاسوودە نەبێ زەحمەتە لەبەرە گرینگە ئەگەر خۆی کەسێک شتێکی تیانەوێ ناتوانێت بیبەخشێت ناتوانی بیبەخشی چونکە بەخشین لە کاتێکە ئەکرێت کە بڕژێ چونکە ئەم قاپە لە عەرەبیە پێی ئەوترێ وعاء لە عەرەبیە لە وەعیەوە هاتووە وەعی چ کاتێ دروستە بێ کە وعاءکە پڕ بێ کە پڕیش نەبێ زەحمەتە تۆ ببەخشی لەبەرەوە ئێمە ئەبێ خۆمان پڕکەین لە شتی جوان ئەو کاتێک کە خۆمان پڕ ئەکەین لە شتی جوان شتە خراپەکان پاڵ ئەلین چونکە دائیمەن تۆ ئەکەیتە بینی ئەمەوەی کە چی ئەکەیت شتێکت هەیە لێرا باشە شتێکت هەیە خراپە ئەم شەڕ بە ئەو ئەفرۆشێ بۆی جێی پێلێشکە لەبەر ئەگەر خۆت پڕ کرد لە ئاکارە جوانەکان کە یەکێک لە بەهاکانی ژەژن ئەوەیە کە تۆ ئاکاری جوانت هەبێ گەورەترین ئاکار ئەوەیە چاو بنوقێنی بەرامبەر بە ئەو شتانی کە بەرامبەرت کراوە تۆ زۆر لەوە گەورەتر بی وەڵا فڵان کەس نەهاتەوە بۆ ماڵ بوو من ناڕۆم بۆ ماڵی فڵان کەس باسی منی کردووە بەخوا ئەگەر من گەورە نەبم خەڵک باسم ناکە ئەگەر من کەسێکی بچووک بم خەڵک هەر بە خراپیش تاقەتی ناوم بهێنێ لەبەر گرنگە لێرە ئێمە بڕوارین بۆ شتەکان وەلی تێبگەین کە من چ بەهایەک پێویست کە لەم جەژنا لای من دروست بکرێ و بنیاد بدنێ و پەخش بکرێتەوە جا منیە مۆلات با ببینەوە لای دوکتۆر شاخەوان مامۆستا
لە ئاینی پیرۆزی ئیسلامە هیچ شتێک بێ ئەوە نییە کە سوودێکی هەبێ منفعەتێکی بێ حکمەتێکی بێ کە دانرابێ نیە ئەکرێ من ئاوا بپرسم یعنی مەبەست و حکمەتەکانی ئەم دوو جەژنە گەورەی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چین بەعام باسی جەژنەکانەکەی نەک هەر جەژنی قوربان بە شێوازێکی گشتی لە ئیسلامدا حکمەتی جەژن چییە؟ دیارە هەر عیبادەتێکە خوای پەروەردگار دایناوە فەلسەفەیەکی تایبەتی خۆی هەیە. هەندێک لە فەلسەفەکان ئێمە ئەیزانین و هەندێک لە فەلسەفەکان ئێمە نایزانین. نوێژی دووڕۆ بۆ 4 ڕکاتە بۆ بەیانی 2 ڕکات ئێمە نایزانین مەگەر لە خۆمانەوە قسەی لێ بکەین. یەکێک لەو عیبادەتانەی کە لە ئیسلامە باسی فەلسەفەی کراوە بابەتی جەژنەکانە. دیارە جەژن کۆمەڵە فەلسەفەی زۆری هەیە. گەورەترین فەلسەفەی جەژن کە ئینسان پێی هەڵەسێ جێبەجێکردنی فەرمانی خوای گەورەیە کە لە ئیسلامە دوو جەژن هەیە. ئیسلام داینەناوە هەموو دەرگاکان بە ڕووی ئینسانیەتدا داخات. خۆشی دەربڕین نەبێت، پێکەنین نەبێت، ئاهەنگگێڕان نەبێت، دەفلێدان نەبێت. نا ئیسلام دایناوە دوو جەژن هەیە بۆ خۆشی دەربڕین بەڵام لە سنوورە. ئیسلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەمە جەژنە تا خەڵک نەڵە لە دینی ئیسلامە هیچ فوسحەیەک نییە، هیچ کرانەوەیەک نییە، هیچ خۆشی و شادیەک نییە. ئەمە فەلسەفەیەکە بۆ ئینسان خۆشی دەربڕێ. ئینسان بەم هاتنی ئەم جەژنە هەم خۆشی ئەو خۆشی کە کاک دکتۆر باسی کرد بۆ خۆی و بۆ دەوروبەریشی. فەلسەفەیەکی تر لە فەلسەفەی جەژنەکان ئەوەیە کە ئینسان ئەگەر لەگەڵ کەسێکدا نێوانی تێکچوو بوو خۆ ئەبێ بۆ هەلێک بگەڕێ کە بێتە پێشەوە ئەم هەلا تێنەپەڕێنێ ئاشتەوایە دروستکەوە نییە. یعنی ئینسان جاری وایە لەگەڵ بەرامبەریدا تێک چووە، لەگەڵ بەرامبەریدا قسە ناکە، بەڵام نازانێت چۆن ئاش بێتەوە لەگەڵە، نازانێت چۆن نێوان خۆشکار لەگەڵەیە وەنیە چ تەوقیتێکەڵ بژێری. ینی بەناوی چێوە من لەگەڵ تۆ قسەم نیە بێم سەلامت لێ بکەم، چۆن بێمە ماڵت وەنیە. بۆیە فەلسەفەی جەژن ئەوەیە کە هەنگاوێک بنێت چکە بابەتی ئینسان ئیستیفادە لە ئەو شتانە بکە کە دێتە پێشەوە، ئەو فرسانە بکە. ینی مەسەلەن ئەوە مانگێک ڕۆی 2 مانگ ڕۆی قسەت نەکرد 3 مانگ ڕۆی ئەمە جەژنە فرسەتە. ئەم جەژنە بکاتە هەنگاوێک کاتێک کە نای کە ئەم هەنگاوەینا لەم جەژنەیە لەوە چێ بەرامبەر بڵە کاکەمە جەژنە تاو جەژن جەژنی ئاشتەواییە، جەژنی بوردەیە، جەژنی لێبوردەیە، جەژنی سەردانیکردنە. بۆ ئێمە فەلسەفەیەکی تری ئەم مانگی ئەم جەژنی ڕەمەزانیان جەژنی قوربانیە. فەلسەفەیەکی تر بەڕێزان ئەوەیە کە لەم جەژنانە ئێمە چۆن ئەتوانین خۆمان دڵخۆشکەین ئاواش بتوانین لە ڕووی دارایەوە خەڵک دڵخۆشکەین. خوای پەروەردگار لە هەردوو جەژنەکەدا دوو جۆر عیبادەتی داناوە. دوو جۆر عیبادەتی داناوە. عیبادەتێکیان لە مانگ لە ڕەمەزانە دایناوە کە عیبادەتی سەرفترەیە بۆ ئەوەی حەسادەت لە نێوان دەوڵەمەند و فەقیران نەبێت. ئەم دەوڵەمەندە دراوسێمە باش ئەژی باش خواردنەکەی باشە سفرەکەی باشە ئەم فەقیرەش هیچی نییە حەسوودی ئەبێت لەو سفرەی کە خۆت هەتا قوت لەوەی کە خۆت هەتا لەوە بەشی بی. ئەمڕۆ کابرایەک برنجەکەی بای 20,000 دوای دێ برنجێکی 2000 بۆ سەرفتراکرێ خۆ سەرفترەکەی دروست نییە چکە ئەو برنجێکی خۆی خوا بێ لەوە بەشی خەڵک بیت وەنیە لە سفرەکەی خۆت بەش خەڵک بیت. بۆیە تەوزیعکردنی خۆشیە لە نێوان خەڵکیدا. لە ڕەمەزانە ئەوەی داناوە ئیسلام. لە قوربانە بابەتێکی تری داناوە بابەتی قوربانی کردن. شریعەتی ئیسلام کاک دانا بەڕێزان لە هەر خۆشیەکە کە دێ بە ڕووی ئینساندا شریعەت کارێکی داناوە کە ئاگاد لە خەڵکی تر بێ. بە نمونە کە ڕەمەزان دێ جەژن دێ بابەتێکی داناوە کە سەرفترێ بۆی ئاگاد لە خەڵک بێ دڵت خۆش ئەمە جەژنە. جەژنی قوربان دێ کارێکی تری داناوە کە حیوان سەربڕینە ئاگاد لە خەڵک بێ. منداڵتە بێت کوڕتە بێ زیاتر دڵت پێ خۆشە ئەبێت 2 حیوان سەربڕی. کچتە بێ کەمتر دڵت پێ خۆشە. طبیعەتی ئینسان وایە کە بابەتی یەک حیوان دانان لەگەڵ 2 حیوانە ئیسلام لەسەر طبیعەتی خەڵک دایناوە چونکە طبیعەتی خەڵک وایە زیاتر حەزی لە کوڕە
نەک ئیسلام کوڕی بەلاوە باشتر بێ مادام مەکان زیاتر حەزێنە کوڕ مادام زیاتر دڵت بە کوڕ خۆشە ئەبێ زیاتر تەصحیە بێت ڕاست دوو حیوانی بۆ مادام زیاتر دڵت خۆشە بێ زیاتر تەصحیە بێت بۆیە لە خانووکردنەوەیە کەسێک خانووە کاتۆ خواردنێک دروستەکە پێوترێەوە کیرە خەڵکی خێزانێنێ خواردنێک دروستەکە لە عەرەبیا پێوترێ وەلیمە هەمووی ئەمە خواردنی خۆیە بۆ کاتێککە ئینسان دڵی خۆشە ئیسلام ئەوێ ئەم دڵخۆشیەی خۆی خەڵکی پەخش کاتەوە بەڵێ خەڵکی تریش لەگەڵا دڵی خۆش بێ ئەمە فەلسەفەی جەژنە ئەمە فەلسەفەی جەژنە ئێمە لە جەژندا بڕاستی هەوڵدین پاشان فەلسەفەیەکی تر ئەوەیە ئێمە لە جەژندا بۆ ئەو کەسانەی کە ئەوانە نەکە سەردانی خەڵکەکەن بۆ کەسێک کە دڵی لە کەسێک ئێشاوە گردن ئازایی وەکە کاک دکتۆر باسی کرد یعنی خۆ ئەبێ لە محەتەیەک لە محەتەکانە ئینسان خەبەری بێتەوە وانە ئەم ژیانم وەکو قیتارێک وایە ناکرێت لە هیچ محەتەیەکە میسانە خەبەری نەبێتەوە خۆ بێ لە شوێنێ میسانە خەبەری بێتەوە ئەبێ لە شوێنێک دابەزێ ئەبێ لە شوێنێک کۆتایی سەفەرەکەی بێ ئەبێ لە شوێنێک کۆتایی ڕقەکەی بێ وانە ئەبێ لە شوێنێ ئەم ئینسانە بە خەبەر بێتەوە بڵێ کاکە ئەو من گردنی خەڵک گردن ئازاکە بەجێگەاندنی سیلی ڕەحم و پەیوەندی کۆمەڵایەتەکان لە شوێ ینی هەر مامۆستا شاخەوان هەر بەڕاست ئەم جژنە کێسە سەیرەکەی لەم سروف و سەردەمەی ساڵی 2025 خۆمانە ئەڵێ ڕێک بۆ ئێستا دانراوە یعنی ئەبینی برا و برا ئەبینی خوشک و برا ئەبینی مام و چوزانم برازا و خاڵۆزا و پورزا یعنی ئەگەر ئەم جژنانە نەبێ هەر یەکتری نابینن تا چەند یەکێ لە حیکمەتەکانی ئەم جژنانە پەیوەندی سیلی ڕەحمە جژنانە بەڕێزان ئێمە ئەگەر لە ڕۆژانی تریشا ساردیەک دروست بێت لە جژنە لایەنە کۆمەڵایەتەکان گەرمە بێت و سەردانی یەکرێ هیچ نەبێ کە من بەلایانی کەمەوەیە لە جژنەکانە سەردانی یەکتریەکەن دەی خەڵکی وا هەیە کاک دکتۆر من داوەتی ماڵێک بووین سەفرێکمان کرد بۆ ئەمریکا داوەتی ماڵێک بووین لە نزیکی واشنگتن دیسی چوینە ماڵێک و مسلمان نەبوون داوەتی کردین وتی 19 ساڵە میوانمان ناتوە 19 ساڵە میوانمان ناتۆ خۆی و خێزانی هەردووکیان مهندسی ئەتۆم بوون 19 ساڵ بوو میوانیان نەچوو 19 ساڵ بوو ئەی 19 ساڵە میوانمان ناتۆ ئەمە کارەسات نییە ئێمە ئەم جەژنە فرسەتێکە بۆی کە سەردانی خەڵک سەردان بکە لە ئیسلامدا کاکدانا یەکێک لەوانەیە کە لەژێر عەرشی خوادان لە قیامەتدا المتزاورون فيه إسلام أمي باس كردوه المتزاورون فيه متزاورون لزباني عربي دا كان دكتور شعر زي زورة لزباني عربي دا ما شاء الله لزباني عربي دا متزاور من سرداني توب كم توش سرداني من بكي نك من سرداني كاك دكتورم كردوه أو سرداني مني نكردوه وزم سرداني شي كردوه سرداني كردوه بحقيقة دويش هر من نتشوم أجا ما بس نم أويا أم سرداني أو كأو سرداني أو نكا لقل أوجدا أو كاري خرافة ك من بڵێم مادام تۆ سەردانت نەکردو من سەردان ناکەم بۆیە بەڕێزان بابەتی جەژنەکان و فەلسەفەی جەژنەکان بەڕاستی زۆرە فەلسەفەیەکی زۆر گەورەیە بەڵام ئێستا ئێمە بە دوو هۆکار زۆر قەدری نازانین ئەم فەلسەفە ئەو دوو هۆکارە هەڵەگرین بۆ دوایی بیرمەچێت من شتم بیرەچێت شتم بیرەچێت تۆزە پیر بوومە یەکەم ئێمە لە واقعێکدا گەورە بووینە لەگەڵ ئەم ئیسلامەیە گەورە بووینە زۆر قەدری نازانین ئەم سەردانی ئەوکە و سەردانی ئەوەکە بابەتێکی تر خەڵک هەیەتی الحەمدولله لە سەردەمی پێغەمبەردا لە جەژنا خەڵک خواردنێدا بە خەڵکی نانێدا بە خەڵکی ئێستا نان زۆر بوو بەس ئەو کاتە نان کەم بوو خەڵک چاوەڕی گوێزەبانەیەکی بوو خەڵک چاوەڕی ژنێنانێکی بوو خەڵک چاوەڕی جەژنێکی بوو ئێمە ئەم دوو شتەمان بۆیە هەیە بەردەوام زۆر قەدری نازانین ئێستا لە کوردانی تاراوگە لە خزم و کەسوکارێکە هەمانە لێ بپرسە ئەزانی هاتوچۆکردنی یەکتری چەند مویمەوە ئێمە لێرە شەو بێتاقەتەبین سلفێ لە سارەکەینی ماڵی مامۆستا شاخەوان لەوێ وشتیوانە ئەوە وانە مامۆستا زۆر باشە دکتۆر پرسیارە لە تۆکەم وەڵامەکەی بۆ دوای ناوبەر ئەتوانی طبعا لە ئاکارەکانی ترا مابوود ئەگە قسە دەبوو تەواویکە بەڵام با پرسیارەکەی من ئەمە بێ ئەتوانین جەژن وەکو وێستگەیەک بۆ ئاسوودەیی تاک و خێزانەکانمان بقۆزینەوە و یعنی والی بڕوانین وەڵامەکەی بۆ دوای ئەم شوە خۆشەویستان هەیوان بەردەوامە بێت و پاش پشوێکی گەم پشت بەخۆی گەورە ئاگەڕێنەوە
دووبارە سڵاوی خواتان لەبێت ئازیزان و خۆشەویستان لە پڕۆگرامی هەیوان لەسەر جەژن لە خزمەت هەریەک لە بەڕێزان دکتۆر شاخەوان سیا مەنسووری و دکتۆر ئەرسەلان سەیزادە لەگەڵ کۆمەڵێک میوانی دیکە لە ستۆدیۆ لە خزمەتانین و قسە و باز لەسەر جەژنەکەین. دکتۆر پێش پشوەکە لێم پرسید ئەکرێت جەژن وەکو وێستگەیەک سیر بکەین بۆ ئاسوودەیی تاک و ئاسوودەی خێزان، چونکە ئاسوودەی بابەتێکی زۆر گرنگە دکتۆر. وەڵی ئینسان ئەگەر ئاسوودە نەبێت ئەنی هەچیکی هەبێ بڕوا ناکەم تام و چێژی لێ بکەوە نیە. من هەموو جارێکاک داناڵێم مرۆڤ بە دوای شتێکە ئەگەڕێ کە نەیبی کە نەیبێ. ئێستا بۆچی شەڕی ئاسوودەییەکەین ئێمە؟ لەبرۆ شەڕیەکەین زۆر کات یان نیمانە یان نازانین چی، یاخود ئەو کەسێکی کە ئەزانێ چیە نازانێ بیپارێزی، یعنی لە سێشتا ئێمە گیر ئەخۆین. ئایا ئاسوودەیی جارێ لای ئێمە چییە؟ مامۆسا ئاسوودەیی وەکو ئەڵێن جەنابی دکتۆریش باسی کرد، باسی قیتارەکەی کرد. ئاسوودەیی وێزگەیە نییە ئێمە پێی بگەین، چونکە ئەگەر وێزگەیەک بێ و پێی بگەین دوای ئەوە تامو چێژی نامێنی، ینی خاڵی کۆتایی نییە. خاڵی کۆتایی نییە. ئاسوودەیە ڕێگاکەیە کە پیاتی ئەپەڕیت، ئەو ڕێگایەیە کە پیاتی ئەپەڕین. من ئەگەر لەم ڕێگەیە چێژ لە شتەکان وەرنەگرم لە کۆتایی باوەری بگرم. ئەگەر ئێستا من لەم تەمەنە چێژ لە شتەکانم وەرنەگرم 20 ساڵی کە با چێژ وەرگرم کە هیچ توانایەکم نەما. لەبەرەوە گرینگە پێش هەموو شتێ بزانین جارێ ئەمانەوێ ئێمە چی وەرگرین لە ئاسوودەییە. ئەگەر بێمە سەر فەرمودەیە ئەگەر جەنابی دکتۆر مەجالم با پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێکیان پیاوێک ئەبینێ فەرمێ و خەڵکی بەهەشتە، کە ئەڵێ خەڵکی بەهەشتە سەحابەکان پیان سەیرە، نە لە زۆر لە جەماعەتا بینیانە، نە لە قەرەباڵخیە، نە لە غەزا، باش پێی سەیرە. ڕۆژی دووەمیش هەریەتەوە ئەڵێ پیاوێت دێت خەڵکی بەهەشتە، هەر هەمان پیاوە. ئەگەر بە هەڵا نەچوو بم ئیبن عومەرە شوێنی ئەکەوێ، بەڵێ ئەچێ بۆ ماڵیان، کە ئەچێ بۆ ماڵیان ئەمینێت تۆ لە ماڵیان سەرەکە نوێژی ئاساییە. زانمە چیەوە؟ باشە چ فەرقێکت کردووە بۆ بەیانی پێی ئەڵێ کاکە بن لەبەر ئەوە هاتم. ئەڵێ من لە ناخما هیچم هەڵ نەگرتووە بەرامبەر بە خەڵک، نەحیقت نەڕق نەکینەیە نەحەسوودەیە. یعنی ئەم پیاوە بینی خۆمان بێ بە مستەڵەحە تازەکەی ئێستا نەخۆشی دەرونی نەبوو، چونکە ئەمانە هەمویان نەخۆشی دەرونی، ئەم حقد و بغض و غەرەز و هەر هەمووی نەخۆشی دەرونیە. کەوابێتە ئینسانیش ئەگەر هات و نەخۆشی دەرونی نەبوو، دەرونێکی ئیسراحەتی نەبوو، لەو کەسانەیە کە عاریفانش فەرمویانە ئەها کاتێک کە ئەیبینی تۆ حەز ئەەکەی بیبینی، خۆش دەوێ بەدەستی خۆت نییە، چکە خوا قبوڵی یاوە پێی. ئەها کاتێک کە خۆی پەروەردگار بە فریشتەکان ئەفەرمێ من ئەم کەسە بخۆش ئەوێ ئێوەش لەناو خەڵکا پەخشیکەنەوە ئەو خۆشەویستی بۆ دروست ئەبێ. لەبەرەوە گرینگە ئێمەش کاتێک کە من ئەمەوێ خۆم بە تەنها ئاسوودە بم ناکرێ نابێ، بۆ چونکە گریمان من ئاسوودە بووم، بەس کاتێک کە ئەبینم دۆستێکی نزیکم خەمی هەیە، خەفەتی هەیە، بێدارە، بێوەزعە، بێگوزەرانە، من بە تەسیرم تێئەکا بەدەم چاومەوە یارە. لەبەرەوە گرینگە ئێمە بیر لەوە بکەینەوە کاتێک کە خوای پەروەردگار ئەم جەژنانەی بە ئێمە داوە ڕێگەیەکی تری بۆ کردوینەتەوە. ئەم ڕێگەیە بەس پێویست ئەکات من هەموو جارێ وێزگەیەکەیە کە بتوانم تایە جارێکی تر بە کوردێکی خۆمان ڕفرێش ببمەوە، جارێکی تر بە خۆما بچمەوە. کەواتە وەڵامەکەی من جەژن ئەکرێ وێزگەیەک بێ بۆ ئاسوودەی خۆم و خانەوادەکەم، خانەوادە بچووکەکەم کە لە خێزان و مناڵ پێگاتووە، لە خانەوادە گەورەکەم، هەتا تەنان لەگەڵ دۆست و ڕەفیق و برادەرەکانیشمە. 100% دەرگایەکی واڵایە کە داناخرێ. ئەم دەرگایە بۆ ئەوەیە کە تۆ بەرەو پیری ئەڕۆیت بۆ نوبەرامەکەی جوانیەکانی بەرەو تۆ دێ. ئەم دەرگایەیە کە تۆ بتوانی بە بەردەوامی ژینگەیەکی ئارام دروستکەیت، ژینگەیە دروستکەی کە بتوانی سەرچاوەبی بۆ پەخشی شتە جوانەکان، بۆ پەیوەندیە باشەکان، بۆ دروستکردنی ئاکارە جوانەکان، ڕەفتارە باشەکان. کەواتە لێرە ئێمە دەزانین ئەم جەژنە پێویستش ئەکات بە گرنگیش بۆی بڕوانین و زەرور بێ لە لابان کە بتوانین خاڵێکی وەرچەرخانی بەردەوام بێ لای ئێمە. من یەک جار ئەگەر بتوانم وەرچەرخان بکەم هەموو جارێ توانم دووبارەیکەمەوە. با چیرۆکێ بچکۆ لە بگەڕمەوە. جەنابی دکتۆر بۆمەیە؟ فەرمو قوربان.
ماڵێک بەرەجە ژنانە قوربان کێشمە کێشمیانە ئەم کوڕ داوای شتەکە ئەم کچ داوای شتەکە خاتوونیش داوای شتەکە پیاوەکەش هیچی پێنی کاتێک کە هیچی پێنیە ئەدرێ لە زەنگی ماڵەکە لەو کاتا پیاوەکە ڕێدەبڕێکێک دەرگاکە بکاتەوە حیامان چوو کە ئەچێ کوڕەکە ئەیگەڕێتەوە ئەڵە پیاوێکی چوارشانەم بینی یەک کارتۆن یەک مەقەباشتی لە شانا بوو دایگرت وتی ئەمە بۆ ئێوە هاتووە بۆ ئێستا پێوترێت سەبەتەی خۆراک بەڵێ قوربان منیشوتم کاک ئێمە داوای هیچمان نەکردووە وتی با بۆ ئێوە هاتووە هەرچی ئەم سەر و سەرم کرد چوو تۆزێ دوورکەوتەوە ئاوا خەندەیەکی بۆ کرد مسڵاوێکی بۆ کردم وتی لەو کاتا بردمە ژوورەوە ئەڵێ ئەم پیاوە بە وەرەقە و قەڵەم دانیشتووە شتەکانی منی تیا بوو هی خوشکەکەمی تیا بوو براکەمی تیا بوو پێویستەکانی خێزانم هەموو شتێکی تیا بوو ماڵی ئێمە چی بەسەر هات لە وەزعێکی نائارامەوە بۆ وەزعێکی ئارام لە وەزعێک پڕ لە دەنگدەنگ و جەنجاڵی بۆ وەزعێک پڕ لە خەندە و پێکەدین و خۆشی جا ئەم دەرفەتە وەکو ئەمە وایە کە چۆن من بتوانم هەموو شتەکانم وەلا بنێم کامەی زۆر قورسە باوەڕم پێ ئەەکەی کامەی زۆر قورسە لەسرت لەوانی ئالم کاتا قورس بێ ماوەیەکتر خۆی کاڵە بێتەوە ئۆتۆماتیک ئەو کەسەی کە زۆر بێتاقەتی بێی لەوانێ ماوەیەکتر ئەو بێتاقەتێت ئەڕوێتەوە ئەی بۆ بلیرا پێشڕەو نەبم کە بتوانم خۆم جارێ با ئیسراحەت باش ئەگەر کەسێک نەیتوانی ئەم وێستگەی ئاسوودەی خۆی و خانەوادەکەی لە جەژنا وەربگرێ ئەکرێ بڵین ئەم کەسە چییە و چۆنە و وەزعی چۆنە وەڵامەکەی بۆ دوای پرسیار مامۆستا شاخەوان کاڵین جەژن سەرەتا لە قوربانیش و لە ڕەمەزانیش بە نوێژی جەژن دەست پێیەکە ینی لە دوای نوێژی جەژنەوە ئیتر ینی خۆ قوربانیکردن پێش نوێژی جەژن ناکرێەوە نیە سەرفترە لە دوای نوێژی جەژنەوە نادرێگەر بژدرێ وەنیە کەواتە نوێژی جەژن نقطەی سەرەتای جەژنە گرنگی نوێژی جەژن و کۆبوونەوەی نوێژی جەژن و مسلمانان چوونیان بۆ مزگەوت و تەنانەت خانمانی هاتنیان بۆ مزگەوتەکان و قەرەباڵەکردنی جەژن و دانیشتن بۆ وتاری مامۆستا و دوایەوە جەژنە پیرۆزە و گردن ئازادی ئەمە گرنگی و با بڵێن فەلسفەکە و پێگەکەی چێ لە ئیسلامە طبعا جگەل لەوەی جێبەجێکردنی فەرمانی خوایە بابەتی نوێژکردن و ئەو کۆبوونەوەیە یەکتر بینینە ینی ئەو خەڵکی کە لە موسەڵادا کۆبێتەوە لە ئەمڕۆ لە مزگەوتەکانە کۆبنەوە ئافرەتان لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام و ئافرەتانی لە سوڕی مانگانەشا بوونە چوونە بۆ نوێژی جەژن لەوێ بوونە بۆچی چوونامە بۆی لەوێ یەکتری ببینن ئەگەرمە گرنگ نەبێ بۆ ئافرەتانێک کە عوزیانێ پێویست ناکات چۆنیە بۆچی بووە بۆی لەوێ یەکتری ببن ئەگەر شەیطان ناخۆشیەک ناڕەحەتیەکی دروست کردووە هەموو لایەک یەکتری ببینن یعنی هەموو کەسێک چووە بۆ موسەڵا نەخۆش ڕۆیشتووە ساغ ڕۆیشتووە مناڵ ڕۆیشتووە پیر ڕۆیشتووە عەبد ڕۆیشتووە ئازاد ڕۆیشتووە هەر هەمویان ڕۆشتون بۆ نوێژی جەژن چونکە هەموو کەس معڕەزی وایە دڵی بەرامبەر بێشێنێ بەرامبەریش دڵی بێشێنێ بەڕاستی سەردەمی پێغەمبەری شاوە وجودی هەر بووە ئینسان بوونە بۆیە کاتێک کە ئەم خەڵکە چناوێ بەتابەتی ئێستا لە مزگەوتەکانە خەڵکە لەوە ناچێت تۆ فریا هەموو ماڵەکان بکەویت بۆ جەژنە پیرۆزە بۆ گەردن ئازایی فریا هەموو ماڵەکان بکەویت بەڵام کاتێک کە لە مزگەوتە هەموو خەڵکە ئەبینیت برایەتیەک تازا بێتەوە وانە خۆشەویستیەک تازا بێتەوە مەسەلەن بۆیە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی زیاتر لە گەڕەکەکانە هەیە ئەمڕۆ ئەتوانم بڵێم لە نێوان خەڵکی مزگەوتەکانە کە پێنج فەرزە نوێژ پێکەواکەن زیاترە چونکە ئاگایان لە یەکە هەموو ڕۆژ یەکتری بینن ئەمەش من پێم وایە بەشێکی ئەچێتەوە سەر ئەو بابەتەی کە جەنابی کاک دکتۆر ئاماژەی پێکرد کە پێم خۆشە منیش ئاماژەیەکی پێ بکەم لەسەر ئیجازی کاک دکتۆر بابەتی سەعادەت ئاسوودەی بۆی هەم خۆم ئاسوودەکەم هەم خەڵکیش ئاسوودەکەم ئاسوودەی ئینسان کە کاک دکتۆر باسی کرد من پێم وایە ئینسان ئەگەر بابەتی نوێژ و عیبادەت و ئەمانە بەرینە دەرەوە ئینسان بە سێشت تەواو ئاسوودا بێ هەر سێشتەکە لە یەک کاتا کۆ نابێتەوە ینی لە یەک کاتا بۆ هیچ ئینسانێک کۆ نابێت چینە سێشتا ئەم سێشتا یەکەم قووەت دووەم پارە سێم وقت ئەم سێشتەیە گەنجێک کە تازە پێگا کاتی زۆرە ئەوەندە کاتی زۆرە تا یەکی شەو لە دەرەوەیە بەڵام پارە لە گیرفانیان نییە
پارە لە گیرفانە نییە خۆتی شەیە قووەتەکەی حازرە دوو بلۆک و پێکەوە بۆ لەگرێ کاتەکەشی زۆرە بەڵام پارەی پێ نییە کەواتە ئەمە نەقسێک لە سەعادەتەکەی بوو دوای مدەی خەریکی کەسابەت و کار و بازرگانی ئەووا بێت پارە لە گیرفانیایەتی پارە خاتە گیرفانیەوە قووەتەکەیشی ماوە بەڵام کاتی نییە بچێ بە لای دایکی کاتی نییە سەیرانێ بکە بە مناڵەکانی کاتی نییە بڕاتە دەرەوە تۆزی خۆشگوزرانی بۆ خۆی کاتی نییە بۆ ڕەفیقەکانی کاتی نییە ڕەفیقە کۆنەکانی بەسەر کاتەوە ئیدەن لێرەشدا شتێکمان نەقص بوو کە چی بوو کات بوو دوای ئەم ئینسانە خەریکی کەسابەتە بە مناڵەکانی پێگایان خاتە سەر ئیش ئەم ئینسانە پارەی لە ماڵەوەی لە قاسەکەیە پارەی لە ماڵەوە هەیە کاتەکەش هەیە دێ بۆ مزگەوت لە بێئیشیە لە مزگەوت دانیشە لە حوشەی مزگەوتانی وەڕۆ تێگەشتی کاکە بەڵام قوتی نەماوە قوتی لە ساقەکەی نەماوە هەر ئەڵێ ئای پشتم ئای فەقەراتم ئای قاچم کورسەکەم بۆ بێنە نوێژەکەم ئیدەن ئەم سێشتەی کە سەعادەتی حەقیقی ئینسانەکە ئینسان زۆر جاراوە تەماشایەکە پێکەوە کۆ نابێتەوە ئیلا دانەیەکیان نەقسە بۆیە ئینسان بۆ بەدەستهێنانی ئەو سەعادەتە ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەو بابەتەی کە لە ئاسمان جەژنەوەشمان پێ بەخشە بەڵێ لە ئاسمانەوە وەرێگری ئینسان بەڕێزان لە دوو ماددە پێکاتووە ئەم جسمەی ئێمە دوو پێکهاتە هەیە پێکهاتەیەک لە ئەرزایە کە ئەم لاشەیە کە ئەی جوڵێنین چاوە دەسەقات چ ئەمانەیە لە ئەرز پێکاتووە ئەوە بۆ ئەوەی ئەم جسمە ئاسوودە بێت پێویستە ئەوەی کە لە ئەرزەوە دەرئەچێ بدرێتە ئەم جسمە کە تەغذیەی جسم بکات خواردنە میوەیە گۆشتە هەمووی لە ئەرزەوەیە بەشێکی تری جسمی ئینسان ڕۆحە لە ئاسمانەوە ڕۆح پەیوەندی بە ئاسمانەوەیە ئەم بەشەی کە پەیوەندی بە ئاسمانەوەیە ئەبێ لەم بەشەوە داوای سەعادەت کات لەم بەشە چووکە تا ئەوە خۆشگوزەران نەبێ با ماعیدەی هەموو ڕۆژە قەلیتیا بێ با ئاورێشم لە بەریا بێت وەنیە کە ئێرە تووشی سەعادەت نەبوو بۆی ئەبێ بۆ ئەمەیان بگەڕێ ئینسان هەردوو لاکەی پێویست جەژن ئەم لایەنەیانش و پێڵە هەم لایەنی دەرەکی و پێڵەکە جسمانیەکەیە هەم لایەنی ڕۆحیشت پێڵەکە بەشی دووەمی جسمە کە خۆی پەروەردگار داوێتی ئینسان لە ئاسمانەوە لە جەژنە هەردووکی دەسەکەوێت دەستخۆش بێ بەتایبەت لە نوێژەکانە نوێژەکانە یەکتر بینینە دڵخۆشکردنی خەڵکە ینی جاری وایە دڵخۆشکردنی خەڵک هێندە خۆت دڵت پێ خۆشە ئەترسی هیچ عەجرێکە بۆ نەنووسێ ئەنی جاری وایە دڵخۆشکردنی کەس هەرەوە نیە پارێکی بیتێ ئەوە نەجرێ جاری وایە دڵخۆشکردنی کەسێوەی بەس گوێی لێ بگرە فقط 10 دقیقە گوێی لێ بگرە بەس 10 دقیقە خۆی خاڵی کاتەوە قسەت بۆ بکە ئیتر تاوا دڵی خۆشە بێت دەستخۆش دکتۆر پێشەوەی بێمە لای ماسەشاغ لێم پرسیت ئەوەی کە ناتوانێت جژنوە گوێزگەیەک بۆ ئاسوودەی خۆی ئەبێت چۆن لەم کەسە بڕوانین ئەو وەڵامم بەرەو بە کورتی بەڵام با لەگەڵ چاپرسیاری کەش بکەم ئێمە ئەوەی مامۆستا شاخەوان فەرمووی ئێمە لە دوو بەش پێگاتین بەدی ئەم جسمەی کە هەمانە لەگەڵ ڕۆحەکەمان فراغمان هەیە زۆر جار گرفتمان هەیە بەڵام ئەبینی بە سەردانی کۆمەڵایەتی بۆ لای ڕهاوڕێیەکت بۆ لای باپیرت بۆ لای پورت بۆ لای خاڵت بۆ لای مامەدا بەم پەیوەندی کۆمەڵایەتیانە هەستەکەی جۆرێک لە ئارامی ڕوتێکە بڕگی دووە من بیست چوو بیرم خەرەوە ئەکرێ ئێمە جەژن وەکو وێستگەیەک بۆ پڕکردنەوەی فراغە ڕۆحەکانمان بە گەرم و گوڕکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان چارەسەر بکەین و وەربگرین سەرقاڵی کتێبێکم ئێستا کۆمەڵە چیرۆک لە خۆی ئەگرێ یەکێک لەو بابەتانە چیرۆکێکی تایە باس لە بابەتی ئاوەهاکە باش پیاوێک یەکێک لەو کۆچکبەرانی کە لە یۆنانەوە چووەتە ئەمریکا کتێبەکە ناوەکەی هەیە بە سەبیرم چۆ من کە چووەتە ئەمریکا لەوەیە کە بێتاقەتی و تووشی ئازارێک ئەبێ هەچێ بۆ لای دکتۆر ئەڵێن کاکە وەڵا سەرەتانت 3 مانگت ماوە 3 مانگت ماوە ئیتر چی ئەەکەی بیکە ئەمە باسی ساڵی 1960 نوێژەکەم لە بیرە ئەمە ڕووداوێکی ڕاستەقینەیە قوربان ساڵی 1960 ئەویش بیرە کاتەوە باشە من چی بکەم لەم 3 مانگە بۆ نەچمەوە بۆ ئەو شوێنەی کە تیا لەدایک بوو دێتەوە بەعزێ پارەشی پێش کە کۆچەی کە لە کاتخۆی لە ئەوروپاوە کراوە بۆ ئەمریکاوی بۆ کاسبی و ئیش بووە ئەگەڕێتەوە بۆ ئەوێ دێت باخچێکی وەکو باخێکی خۆمان ئەکڕێ خۆی سەرقاڵ ئەکا بەم باخەوە هاوڕێ کۆنەکانی مناڵی بانگ ئەکاتەوە جارجارێک دوو گەڵەکەی تایە قوربان دەلیرەدا قەدەری خوا 3 مانگ تێ ئەپەڕێ
چاوەڕێ مردنێتی چاوەڕێ مردنەکە چی نامری 6 مانگتی ئەپەڕێ نامری باشە قوربانێ بم لە تەمەنی 90 ساڵیە ناڵێم یعنی ئەم تەمەنی ئەگاتە 90 ساڵ ئەڵێ با بچمە وەلای دکتۆرەکان باشە ئەوی تا بە 3 مانگکە ئەوەی لە ئەمریکا پێیان بەڵێ قوربان کە چی بۆ ئەمریکا زۆربەی دکتۆرەکان سوبحانڵا مردوون کەچی ئەم ماوە تەمەنیشی ئەگاتە 103 ساڵ ئینجا وەفاتەکە جا مەستەکە ئالێرایە زۆر کات بەڵێ قەدەر لای خوای پەروەردگار کۆمەڵاتەکان بەخوا دەوری هەیە یعنی یەکێ لەو بابەتانە بەڵێ ئێمە دەزانین قەدەر لای خوارە تەمەن خوای پەروەردگار دیاری کردووە بەڵام کۆمەڵێ شت هەیە بەرداوامی پێ ئەبەخشێ ئەم بەرداوامیە وە ئەکات کە ئەو پەیوەندی کۆمەڵایەتێکی ئەمە پارێزگاری لێ ئەەکەین چەندی قازانج بە چوار دەورەکەمان ئەگەینین بۆ خۆی خۆمان زیاتر سوودی لێبین خۆمان چێژی زیاتر لێ لەبەر خۆشمان بێ ئەنجامین دەبێ ینی من شەڕی خۆم بکەم پێش شەڕی خەڵکی بکەم ئەمە بەشی دووەم قوربان بەشی یەکەم ناچینە سەر ئەوەی کە ئەم کەسە کاکە خراپە دەرونی باش نییە گۆڕانکاری بەسەرانای ئەبول عەتاهیە شاعیرێکی عەباسیە لە چەندی ڕێکا بە عەرەبی ئێڵێ وفرز النفوس كفرز الصخور ففيها النفيس وفيها الحجر ئەڵێ ئەگەر بێت و پۆلێنی خەڵک بکەین ئێمە دەرونی خەڵک بکەین وەکو چی وایە وەکو بەرد وایە هەندێ بەرد وایە ئەمەنە گرانن لە کڕین نایە پێوتە ئەحجاری کەریمە بەڵام هەندێ بەردیش هەیە حەز ناکەی هەدەستیشی بۆ بەری وبعض الأنام كبعض الشجر هەندێ مرۆڤ هەیە وەکو درەخت وایە جەمیل القەوام زۆر جوانە بەڵام قليل الثمر بەرهەمینی وبعض الوعود كبعض الرعود هەندێ خەڵک هەیە پەیمانەدا وعدەدا بەڵام وەکو چی وایە وەکو هەور وایە هەور پەیمانی زۆرە ئەگرمێنێ بەڵام چییە نابارێنێ باران جا گرنگ لەیرایە ئێمە بزانین پۆلێنی خەڵک بکەین کاکدانە ئەم کەسە جاری وا هەیە ئەم بە ڕێزانە دانیشتون لەوانەیە هەر سەیەکی دەم چاویان ئەەکەین هەستەکەی کێ زۆر کاریگەریم کردوێتە سەری و کێ زیاتر دەم کردوێتە سەری وای وانە ئێستا بابەتێکیش هەیە من 2 ساڵ لە زانکۆ وتومەتە قوربان بە دیلانگویز زمانی جەستەیە لە زمانی جەستا من کۆمەڵی خەڵکم بۆ دەرئەکەوی با ئێمە جارێ پەلە نەکەین لە حکومدان بەسەر خەڵکە هەندێک خەڵکەیە کاتی زیاتری ئەبی گۆڕانکاریەکان لەوانەیە هەر بە من نەکرێ پێویستی بەوەیە گۆڕانکاری زیاتر بکرێ یەکشی بچووک بگەڕماوە فەرموو تۆنی بۆزان لە کتێب قووەتە الذەکاء الڕوحی تۆنی بۆزان یەکێک لە زۆر نووسەرە باشەکانی ئەمریکا کتێبەکانی یەکێک لە پرفرۆشتەکان 84 کتێبی ئەمێکێکیانە جام پیاوە لێرەم ئەڵێ زیرەکی عەقڵ نییە زیرەکی کۆمەڵایەتی هەیە زیرەکی دەرونی هەیە زیرەکی ڕۆحی هەیە ئەم کتێبەی ناوە قووەتە الذەکاء الڕوحی ئەڵێ من وەرگیرا بووم لە زانکۆ لە نیویۆرک قوربان کە وەرگیرا بووم هاتمو شوقەیەکم گرت بوو بۆ ڕۆژێک خاتوونێ دای لە دەرگا تەوان کە دەرگاکەی کردەوە ئەنجا زانی خاتوونەک پێشتر زانی بێتی دومەزە ئەم خاتوونە کەسێکە لەو کەسانەی کە ئەوێ پەیامی دینی مەسیحیەت بگەیەنێ هاتە ژوورەوە بۆ لام و منیش کەسێکم لە فەلسەفە وەرگیراوە کەسێکی مولحید بێدین ئەم خاتوونەم کرد دوو لە ڕووی ئێوە بە پەڕۆ کەپشیرەکە وتی ئەتوانم هەفتەکەی تر کەسێک بێنم لەگەڵ خۆما ئافرەتەکە وتی وتم بەڵێ بۆنە وەڵا هەفتەکەی تر کەسێکی هێنا وەڵا ئەمیشم هەرتەپان بە قسەی خۆی لە پێشکی کتێبەکە بە درێژی باسی کردووە وتی ئەکری هەفتەیەکی تر کەسێک تر بێنم لەگەڵ خۆما جا هەفتەی سێم وتی پیاوێکی بە تەمەنی هێنا دیار بوو ئەمە مامۆسای ئەمان بوو وتی وەڵا ئەمایان زۆر بەتوانە بوو بەس یەک لە زمەم لێ گرت بەخۆ ئەمیشم کوشت وەڵا ئەم خاتوونە کە چوینە دوورەوە دەرەوە ئەو هەموو ئیشەی کە کردی بووی لەگەڵ منە ئەخی جار بەس بە یەک نیگا توانی من بگۆڕی کە نیگای بەزەیی بوو لەلای ئەو بۆ من کە بەزەی بۆ وەزعی من ئاهاتەوە بەخۆ بەشێکی پرسیارەکەی تۆشی تایە کە زۆر کات چۆن بتوانین لە تعبیراتی خۆمانە ئاسوودەی بە خەڵک بگەێنین کە بە دانیشتنەکانمان بە ئیشارەتەکانمان بە ئاماژەکانمان کە بتوانین ڕۆحێک دروستکەین لەبەرۆ گرینگە
ئێمەش لەگەڵ خەڵکا کە ڕەفتار ئەکەین کاک دانا بەو شێوازەیە کە باسمان کرد هەمووکو بەردەکە ئەچێ هەمووکو درەختەکە ئەچێ هەمووکو ئەم پیاوە ئەچێ مەرج نییە من بیام حکم بم بەسەریا ئەمە ناگۆڕێ ئەمە خراپە ئەمە چییە من چەندێک ئەتوانم هەوڵی لەگەڵا بدەم و ئایا ئەو هەموو هەوڵدانە بەقەت نیگایە کاریگەری نەبوو لەوانە یەک شتی بچکۆلە بکەین جێگەی شتێکی گەورە بگرێت. دەستخۆش دکتۆر شاخەوان بینە سەر قوربانیکردن جژنی قوربانیانی قوربانیکردن وایە ناسراوە قوربانی بۆ ئەنی بۆچی قوربانی بکەین بۆچی ئەم ئاژەڵە سەر بڕین و ئەم خوێنە بڕێژین و ئەم گۆشتە وازم شەڕیژە فەرمی ئەتوانی یەک لە سەسێ بۆ خۆ دەڵگیریەوەکە تری بەخشیتوانە گەهەڵە نەبم ئەمە بۆ وەکی بیکەین چۆن بیکەین ئێستا شتێک هەیە ئەوترێت بۆ خەڵکی غەزە و لێ قەوماوی غەزە و شتێکی ئەوترێت بۆ ئەفریقیا و کوردانی ڕۆژهەڵات بەهۆی ئەو بارودۆخەدارای هەیە بۆ ئەوێ و لێرە و لێوێش ئەبیستین ئەوترێت خۆڵاتەکەی خۆمان هێشتا لە میحنەت خەڵکە ڕزگاری نەبووە ئەم بابەتە بابەتێکی عیبادەتیەوە بێ سەری عیبادەتە بکەین چۆنە بێ خۆی بەسەریەوە بێگە بتوانێت خۆی سەری بڕێگە ناخۆی بەسەریەوە بێ جارە با لێەوە دەست بکەین قوربانی بۆ طبعا قوربانی خۆی ناوی بەخۆیەوەتی کە لە عەرەبیدا پێوتری ئەڵضەحیە قوربانیکردن باسی چیرۆکە ناکەم لە پێغەمبەری بەڵای مە چۆن گەشتەوە بە ئێمە بەڵام قوربانیکردن خی پەروەردگار نەپێویستی بە خوێنەکەی نەپێویستی بە گۆشتەکەی قوربانیکردن عیبادەتێکە لە خۆمانەوە بۆ خۆمانە عیبادەت دوو جۆرە عیبادەتێک بینی خوا و عەبدە عیبادەتێک بینی عەبد و عەبدە ئەم بابەتی قوربانیە بەشێکی زۆری کە سەربڕین بەشی نێوان ئینسانەکانە فەلسفەی قوربانیکردن زۆرە فەلسفەی قوربانیکردن بەڵام بەشێکی زۆری ئەوەیە کە ئینسانەکان هەوڵدەن لە جەژندا وەکو یەک بژین ئەوەی کە خوا پێداوە طبعا ئەگەر دەوڵەمەندێک زۆر چروک و ڕەزیل بێ فەقیرەکانیش حەسوود دەبن بەرامبەری زۆر حەسوود دەبن بەڵام ئەگەر دەوڵەمەندێک ئاگای لە دراوسێکەکەی بێ ئاگای لە فەقیر حەسوودی پێ نابرێ حیمایەتیشێکن وانە ئەگەر دەوڵەمەندێک ئاگای لە خەڵکی بێ بەڕاستی بۆیە ئەمە بەشێک لە چاوی حەسوود و خەڵکی خراپ لە خۆی دوورە خاتەوە ئەوەیە کە ئاگای لە فەقیرە بێ ئاگای لە نەدارە بێ ئاگای لە هەتیوە بێ ئاگای لەوانە بێکە ئەم ئاژەڵە سەرە بڕێ پاشان ئەمە بە زوبانی حاڵ ئەڵەیە من خوای پەروەردگار کە داوای قوربانی لێ کردوم ئامادەم ئەم عیبادەتە لە بەس لە ئیسلام هەیە ئاژەڵێک سەر بڕێ ئامادەی خۆشی لێ نەخوات ئەم عیبادەتی زۆر گەورەیە ئێمە بۆیە ئەمە زۆر لامان بچووک بۆتەوە چکرد لە مناڵی و بینی ومانە وەکو ئینسانێک ئەگەر ئینسانێک ئێستا تا ئێستا نابینابێ ئێستا چاوی بکاتەوە لاوچێت تا بانگی مەغریبی سەجدەیە بێ لە خۆشیە بەڵام ئێمە چونکە لە مناڵەوە چاومان ئیشەکە زۆر گوێمان بە چاو نییە بە ئەندامەکانی تریش ئەم عیبادەتە عیبادەتێکی زۆر گەورەیە بەڵام ئێمە چونکە لە مناڵەوە ئەرزم کردی تایە ئەژین زۆر گەورە ئینسانێک بە پارەی خۆی وانە بڕۆ ئاژەڵی بێنێ سەری بڕێ ئاژەڵی گەورە ئاژەڵی بچووک ئەم ئاژەڵە دوای گۆشتەکەشی بە خۆی ببێ ماڵان خۆی تەوزیعیکە ئەمە بەڕاستی قوربانیدانە بەو پارە و سەروەت و سامانەی کە بە عەرەقی ناوچاوانت پەیدات کردووە لەبەر خاتری خوا سەرێ بڕی وایدێتە عەبدی خۆیش عەبدی خوا خەیر الناسی من أنفع للناس وانە ئەوە باشترین خەڵکە باشترین کەسە کە ئەم ئینسانە چاکەیەک ئەکا خەڵک زیاتر دڵخۆشەکە بۆیە قوربانیکردن ئەتوانین بڵین کۆمەڵی فەلسفەی زۆری هەیە بەڵام گەورەترین فەلسفەیان ئەوەیە کە ئینسانەکان زۆر ڕەزیل نەبن زۆر دەست نوقاو نەبن زۆر باوش بە پارەیان نەکەن بەڵکو لە هەر کوێکە خوای تەعالا فەرمووی خێرێک سەدەقەیەک بکەن ئەنجامی بدەن بۆ خەڵک باشن قوربانیکردن دیارە لە دوای جژنی قوربانەوە دەست لە دوای نوێژەوە دەست باشەوە کاتەکەی و چۆنێتەکەی نەسەری کاتی پشووە بیرتە خەمەوە خەمە نەبێت هەرەوە ناڵم ئەم قوربانیکردنا چێتە ژێرە و ئاەتە پیرۆزەی ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب يعني ئەگەر کەسێک ئەم شعارە بەرز ڕابگرێ کەسێکی متەقی و تەقوای خۆی هەیە ئایانە قوربانیکردن فەرزی کیفاییە لە وڵاتێکدا کەس ئەنجامی نەدا هەمووی گوناهبارە بێت بەڵام لە وڵاتێکدا لە شارێکدا کەسێک ئەنجامی بدا گونا لەسەرەوانەکەوێت بۆیە ئەوەی شەعیرەیە دەستخۆش بێ خۆشەویستان هەیوان بەردەوامە بێت و پشوێک وەرەگرین و دوای پشوەکە کۆتا بەشی پرۆگرامی هەیوان پشت بەخوای گەورە پێشکەشەکەین.
دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان بینەرانی خۆشەویستی پرۆگرامی هەیوان لە خزمەت مامۆستا شاخەوان و دکتۆرە سەلان باسمان لە جەژن کرد. ئێستش کاتی ئەوە هاتووە دەرفەت بین بە میوانە خۆشەویستەکانمان لە نێو ستۆدیۆ کە بەشتێکی زۆریان هاوسەرن ژن و مێردن و خاتونێکی بەڕێزیش حاجێکی بەڕێزیش لە کوردستانی ڕۆژەڵات لە شاری سەقزی خۆشەویستەوە لەگەڵمانە دوای ئەچینە لای ئەو. ئێستا بزانین چ پرسیارێک یان قسەیەکیانێ لەسەر پرسیارەکانی من ڕوونکردنەوەیەک لەسەر قسەکانی مامۆسایان دکتۆر ئەچینە خزمەتەوەن. سەرەتا لەم دایەوە دەست پێکەین. فەرموو قوربان. سلام علیکم. علیک سلام. بەناوی خوای گەورە و میهرەبان ئینشاڵڵا هەموو ساڵێ بەخۆشی خوایان هەموو ساڵێ بەخۆشی ئەم جەژنە بکەینەوانێ و جەژنی مسلمانانە ئینشاءڵڵا. وەڵا زمانی زوو نازەم وەک ئێستا نەبوو کاکە وایە قەلێ قازێکە بکڕیایە سەرێ نەبڕیا تا ئەو دەقەیە بەیانی جەژن کاتێ نەئەکرا سەلاجە نەبوو شت نەبوو تۆزێ برنجی دەکڕێ و بژار دادەنا تاکوونێ ڕۆژی جەژنە هاو. ئێستا ماشەڵڵا ئەوەنە شت زۆرە ئەمەنە شت بەرەکەتدارە ئەمەنە خوانێ بڕێ هەموو شتێکەیە خۆی گەورە لێمان نەشارێتەوە ئینشاءڵڵا. جەنابەت تەمەنە چەندەیە؟ مادی 57. مادی 57. جەژنەکانی کە هەر لەو کاتی ئیتر جەنابەت فامت کردوتەوە و چاو بەدەنی ئاڵێناوە لە بیرتن هەتا ئێستا جگە لەوەی کە باست کرد لەو جیاوازی کە جیاوازیەکان بە بڕۆی تۆ چۆنە یعنی قسێگەی وترێ جەژنەکانی ئێستا کاڵترن تامی نییە ئەو لەزەت و جۆش و خۆشەی نیە وەکو جاران بە فعلی تۆ کە ئەوێشی بینیوە و ئێرەشی بینیوە ئەم جەژنانەی ئێستا ئەم سەردەما زۆر خۆش ئێستا بەس ئێمە زمانی ئەو شتانە نەبوونە سیارە هەبوون ئەتوانێ بچی بۆ شوێنان ئێستا سیارە هەیە ئەوەی کە دەچێت ئەو شتانە نەکاو سیلەی ڕەحم بەجێنێنێ گوناحبارە بێت چون کاتی هەموو شتێک وەسیلەیەکەی ئێستا وەکو ئەو سانیە مەڵ قەلێکم کڕی بوتم بۆ بانی جەژن سەری وەڕمبانی ئێستا مردار بوو زۆر ناخۆش بوو ئەو شتانە ئەو سا زۆر زۆر کەم بوو شکر ئێستا هەموو شتێک باشە کچەکەت لە ئەوروپا بێ بۆ نمونە کوڕەکەت ئەوروپا بێ توانی جەژن لێرەوە بە سەوت و سۆڕە قسەی لەگەڵا بکەیت و جژنە پیرۆزەی لەگەڵا بکەی وانە زۆر ئاسانترە بەڕاستی وەک جەنابەت فەرمووت خەڵک جاران لە لادێک بۆ لادێک وایە بە پێ بڕۆشنە لە گەڕێکێک لە گەڕێک بۆ ناوشار ئەوایە بە پێ بڕۆشنە ئێستا سوپاس بەخوا هەموو ئەگەر ماڵێک دوو سێ ساریتیان بێت لانی کەم ساریکی هەرتیایە بەڵێ وەڵڵا هەموو شتێکە ئێستا هەموو شتێک ئاسانکاریە خوای گەورە لەمان نەشارێت. حەزەکەم بە حکمی تەمەنەکە لەسەر خواردن لە قسە لەگەڵ جەناب بکەم. ئەو خواردنی هەر لە کوردەواریەوە بە فاسۆلیا و قەیسی و برنج و پڵاو و گۆشت و تەرتیبات دوایش مامۆستا پرسم وەزام ئەمەینێکی ئەنی ئاینی نییە بڵێ بەیانیان ئەمە بکرێنێ لە شەرع شتێنەوە کولتوریکی ئەم گەلانی ئەم ناوچێ بە تایبەت گەلی کووردە تۆ لەگەڵ ئەمای ئێستا هەندێک خێزان ئەبیستم ئەبینم بەخوا تااقەتی نانخواردنی بەیانیانمان نییە نانخواردنەکە ئەبینە نیوەڕۆی ئەو کاتە چێشتونانەکە حازرەکەین تۆڵی جژن بەوەیە کە نان و قەیسی و گۆشتەکە بەیانی بخورێ یان نیوەڕۆ تاچیت ئەوە من حتا ئێستا خۆشم بووکەکانیشم کچەکانیشم هیچ کەسێک بەیانی زوو هەڵەستن نانی جەژن حازرەکەن و نانی جەژن نەخۆن ئەوە هەر زۆر شتێکی مبارەکە هەر بۆ ماڵیش مبارەکە ئیشاڵا ئەوە هەر نابێن نەمێنێت لا ببرێ ناوەڵڵا نەوەڵا زۆر کەسێ ئەوە کە ڕاستەکەی ئەڵێتم بۆ نیوەڕۆ لێنێن بەخوایسە کەس ناخۆ من ئێمە ئەوەمانتیانە مانی زوو هەمیە لە ماڵی ئێمە یان لە ماڵی خۆیان نانی جەژ نەخۆن دەستان خۆش بێ زۆر گەورەکردین بێ بۆ خوشکی پاڵخۆ دەگە قسەیەک پرسیارێکی بێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. كاكدانا كان رزو صلاة وخوشويستيم هەیە بۆ مامۆستا بۆ کاک دکتۆر و کاکدانای بەڕێز و خۆشەویستانە کە دانیشتون. وەڵای ئێمە وەکو جەژنەکان جەژنی قوربانە جەژنی ڕەمەزانە ئێمەی مسڵمان تەنها ئەو دوو جەژنەمان هەیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانمان هەیە. ئەنجا بە حکمی ئەوە من یعنی وەکو نەسیحەتێک هەر لە خۆمەوە بۆ دەوروبەریشم ئێمە بۆ ئەم جەژنانە مهم ئەوەیە لە خۆمانەوە دەست پێ بکەین مناڵەکانمان یعنی مناڵەکانمان محیبەتێک دروستیکەین لەناو دڵی مناڵەکانمانە بۆ ئەم جەژنە یعنی من ئەبیستم لە جەژنەکانە کەس هەیە مناڵەکەی هەتا نیوەی ڕۆ هەڵناسێ لە خەو دەی ئەمە شتێکی باش نییە مە مسڵمانی لەسەر تاشخانە بوو بێ بۆی تاشخانەی بەرکەوێت چۆن هەڵەسێ لە ئەو لەسەر تاشخانەیە لەم لاو لەولایە یعنی ئێمە مسڵمان کەمێمە وەکو دایک و باوک ئەم دینی ئیسلامەمان هەڵبژاردووە یعنی بە مناڵەکانمانی ڕاگەێنین دەردی حاجی ڕووناگیان فەرمووی
هەستین بەیانی نان و چێشتێکی خۆش دروستکەین ماڵەکانمان بۆن خۆشکەین بە نان و چێشتی بەیانیان زەوق و تااقەتێک بە ماڵەکانمان ببەخشین هاوسەرمان کە هاتووە لە مزگەوت سیرەکە سفرێک ڕاخراوە مناڵەکان کۆبوونەتەوە خوانێ بەڕێستا من کچم شووی کردووە کوڕم ژنی هێناوە ئیتر خۆشە تۆ مناڵەکان دێنەوە سفرە ڕائەخەی هەمووی دائانیشی هاوسەریش لە مزگەوت دێتەوە جژنە پیرۆزەن ئەکەن لەگەڵ یەکە ئەمە ئوسلوبێکی ئەم دینەی ئێمێ دینی ئەمە بام پرسیارێکی شخصی لە تۆ بکەم بەڵێ تۆ هاوسەرەکە لە مزگەوت دێتەوە ئامادەی لە بەرچاوی مناڵەکان تا بووکە کرد یا کچە کرد یا زاواکەت تەوقە و ئەم لەولاشی ماچکیت و جژنە پیرۆزە و داوای گردن ئازایش یەکتری بکەن ئەرە والله ئێستا من کوڕێکم هەیە تازە زەواجی کرد سێ مانگە کە دێن بۆ ماڵی ئێمە ژیانی کە کوڕەکەم لەش دەرەوە دێتەوە بووکەکەم لە ماڵەوەیە ئەڵێم کوڕی شیرینم پێم خۆشە مەرحەبای ئێماکەی تۆقێکش لەگەڵ هاوسەر تا بکە یعنی هەر بەخێرە جژنەکانیش ئەگەر من وا بکەم مناڵەکانیشم سبێنێ هەم زاوەکەم هەم کوڕەکەم سەیری من ئەکات ئیتر لەوێ لەبەر حەزەکەم لەبەر چای مناڵەکان جژنە پیرۆزە لە هاوسەرم بکەم گەرن ئازایی لە یەکتر بکەین هەمانیش زاوەکەم هەروەهی کوڕبووکەکەشم هەروەهی خالێکتان نەکات لە وایکی بەرە خۆشحاڵ بووم یاخوا بەخێر بە ئێمەش خۆشحاڵ بووین کاک جەلال جان بەخێر بیت سپاس دەکەم بێ بیاخوا بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله خێری ومنله پێشەکەی بەخیات میوانە بەڕێزەکانەکەم ئەو جەناب کاکدانەی بەڕێز بەخێر بیت و برایانەی کامێرەمانوانە و میوانە بەڕێزەکان جەژنی قوربان پیرۆز بێ لە هەموو لایەک وم لێرەوانێ گەرنی هەموو مسلمانان ئازاکەم بەبێ جیاوازی پرسیارێکم هەبوو لەسەر نەک پرسیار وەکو شێوەزیاکردنێک بۆ قسەکانی کاکتۆر هاکارەکانی پەروەردەیی من شتێکم زۆر بەلاوە مهمە مسلمانان تیا زەرمەندن جا حەزەکەم وەکو تەوسیە بۆ مسلمانان ئێمە لە نەفسی لەوامەیە شتێکمان هەیە کە ئەویش ئەترسین لە ڕیا زۆر کاری خێر زۆر کاری باش ناکەین ئەترسیان بەخوا ڕیا سەدەقەیەک بەخشینە ناکەین نەبێت بۆ ئەم ڕیایە وای کردووە چاکانمان کەمەکات لەبەر ئەوە داواکارم ئەمە لابێن لە لای خۆمان ئەم ڕیا لابێن من دڵی خۆمەزانە ڕیا یا ڕیانیە هەموو کەس خۆیە ناسی لەبەرەوە ئەمە وەسێتێک بە بۆ مسلمانان واز لەم شتە بێن زۆر جار ئەگام لێ بووە کەسێ ویسۆدی شتێکی باشکە نەیکرد دوای زۆر جارەوەلان شەیتان دروستی کا بووی ئەسڵ خێرەکە نەکەی پێم وتۆ برا ئەوە بۆ ئەوە نەکرد بەخوا ترسان مامەسابی بە بڕیا لەبەرەوە شتەکەی نەکردووە خەڵە زەری تا کردووە ڕاستەکەی هەروم هەبوو خەتامەتەوە کەسی کە قسەی هەیە لە پێشەوە فەرموو کاکە محەممەد بسم الله وەنای خۆی گەورە و میرەبان سەرتا بە خێراتنی مامۆستا و دکتۆری بەڕێزەکەم جێژنی هەموو لایەکش پیرۆز بێ پرسیارێکمە بوو بۆ دکتۆری بەڕێز لەم سەردەمەی ئێستاە کە 2025 و سەدەی ئاخیرە و ئایا لە ئێستاە مەسەلەی خۆشببختی باسمی خۆشببختیمان کرد ناگەڕێتەوە بۆ لایانی مادی وەکو پێشینانی شاتیمان بۆیان بۆ گافەرمونون کاسەی پڕ ئاشتی ماڵە پرسیارەکەمەوە بوتم بزانام ئایا لە بۆم سەدەیە کە زۆر کێشە و مەشاکیل هەیە زۆر هەنی حەلی مشکلەکان زیاتر لایانی مادیە دەستان خۆش بڵێ ئەگەر پارەت پێ بێ هەموو یا زۆربەی زۆری کێشەکان حەل زۆربەی کێشەکان بڵێ بەلایانی مادی حەلەکرێ ڕاستە سپاس زۆر باشە بێ ئەم دایەجان بەخێر بێت زۆر خۆشحاڵین لە ڕۆژەڵاتی کوردستان و بەتایبەت لە شاری سەقزەوە هاتیتی و گەورەت کردین زۆر خۆشحاڵین من حەزەکەم بزانم لای ئێوە لە ڕۆژەڵاتی کوردستان جەژنەکان وەکو لای ئێمە بەو شێوازە گەرم و گوڕی هەیە گەڕان و سەردانی یەکتری و ماڵە باوک و خوشک و برا و وەرە و بڕە و قوربانیکردنوانە یان لای ئێوە شێوازێکی ترە والله هەر بەو جۆرە بەرقەرارە شکر بەسای حەمدەوە خواوە گشتی هەر وەکو ئێرە تقریبان گشتی هەر وەکو یەک وایە و
سبحی جەژن هەڵەسین و چێشونان لا ئێوەش ئەم برنجوش لە قەیسی و فاسۆلیا گۆشتە هەیە؟ نە ئەو فاسۆلیاوەی نوشتە ئێمە تقریبان خۆری ساڵزی برێژ سوورۆکراوە بەڵام بەیانیان خواردن هەیە؟ هەرێ وەڵا ئیتە ئەم جەدیدانە تقریبان بەڕێشایەت وانە بن ولیتە مەگە چاو لە ئێمە بکەن ئێمە تاونەی دەوروبەر خۆمان هەر بۆ جۆرە گشتیان کۆکەینەوە مهر و محبەت هەر شکر هەیە و مزگەوت و لەو سەریشەوە وەخت وایە لەگەڵ مامۆسای گەڕەکەکە لەگەڵ گەورەی محەلەکە گشتی کۆون و ئەچن بۆ ماڵی یەکترین و پشتە سەر یەک بەس پیاوانەوە یان ژنان و پیاوانیش وەخت وایە ئەگەر لە ماڵەوە بڕۆن ژنانیش لەگەڵیان لەو سەعانەوە دەی سبقا جەژنەکەین و بە دەوریە کۆچەشتونان دروستەکەین خۆی یاخوا لەشتان ساق بێ جارە بۆ هەلایەک و پیان خۆشە ئەڕۆن زۆر باشە قسێکی تر دێ لە خزمەت بین؟ یاخوا بەخێر بێ خۆشحاڵ بووین لە دواو کەس قساکە زۆر سوود و ئینمان بن لە مەجلسەکەتان من خۆم زۆر تەرەفدار و حەزەکەم لەو جۆرە مەجلسانە هەمیشە شرکەتم کردووە ئیتر سێش پێم خۆش بوو زۆر مەمنون کەس پرسیارە قسێکی هەیە دەست خۆش بە زۆر باشە مامۆستا ئێمە وەلای تۆ ئەگەر قسەیەکتان تاقیبێکتان هەبوو لەسەر قسەی ئەم بەڕێزانە ئەوە بیکەن بەڵام مامۆستا لەوەیە بووین باسی قوربانیمانەکرد مامۆستا شاخەوان گرنگیەکەیمان باس کرد کەی ئەکرێ و چۆن ئەکرێ و لەکوێ بیکەین باشە لە بابەتی قوربانیدا تەوانەوە کاتەکەی ڕوونە لە یەکەم ڕۆژی جەژن و دەست پێکە تا چوارم ڕۆژی دوای نوێژی جەژن لە دوای نوێژی جەژن و دەست پێکە تا چوارم ڕۆژی جەژن خۆر ئاوا بوون کە خۆر ئاوا بوو کۆتایی پێدێ گرنگە ئێمە لە قوربانیکردندا چەند شتێکی بیزانین یەکەم ئەگەر ڕئیس عایلەیەک لە ماڵا بەیەک مەڕێک سەر بڕێ بۆ عایلەکەی دروستە لە ڕووی شەرعیەوە ئەمە خاڵێکی تر دەربارەی قوربانی ئێمە زۆر گرنگە ئادابی قوربانیکردن بزانی بڕاستی چونکە قوربانیکردن هەر ئەوە نیە ئێژەڵەکە سەرە بڕین خەڵکی وایە حیوانەکەی سەرە بڕێ ناوسکی حیوانەکە فراداتە کۆڵانەکە خوێنەکەی بە کۆڵانەکەی ڕاتە خوارەوە نایشوات پاشان ئەم بەقەر ئامە گۆشتە نێرێ بۆ ماڵان نازانێت چی لێ بکە کابراکاکە ئاوای لێکەی بەزە ئاوای لێکە ێسقانە نازانی چێ بەڕاستی یعنی تۆ ئەم ئاژەڵە وازانین کە زۆرترین ماڵ وەریگرێ زۆرترین خێرمان بۆ دێ کاکە مەیدە 20 ماڵ و هیچی پێ نەکات بیدە 10 ماڵ و شتی بتوانن بیکەنە چێشتێ بەڕاستی ئەمە زۆر گرنگە پاک و خاوێنەکە زۆر گرنگە بەڕێزان پاک و خاوێنەکە چونکە هەندێک جار ئێمە جەژنان کە ئەگەڕین بەڕاستی جاری وایە لە بەردەم مزگەوتەکانە لە بەردەم ماڵەکانە بۆنی ناوسکی ئاژەڵ دێ فڕێدان کە ئەم ساڵ بڕیار دراوە لە غەیری قەسابخانەکان کەس بۆی ئاژەڵ سەڵ بڕێ لە ماڵانە کەوەش بەڕاستی کارێکی باشە بۆیە ئێمە زۆر گرنگە ئادابی قوربانی بزانین لێر لە قوربانەکە تێپەڕم بۆ سەر ئەو بابەتی کە جەناب باسی کە چووکە بەلامەوە گرنگ بوو بەڕاستی ئەوەی کە لێرە بیکەینیان لە ئەو بابەتە دروستە ئینسان لێرە بیکات لە ئێران بیکات لە ئەفریقیا بیکات لە غەزە بیکات لە هەر جوێنی ئەچەنی لەم کاتەدا لە غەزە ناکرێت لە خودی غەزە ناکرێت بەڵام لە حساب بەخشین ئەیکا لە هندستان ئاژەڵەکە سەر بڕێ دوای بە معلبات ئەچێتە ناو غەزەوە ئەگەر ئاژەڵی تیانی غەزە لە ئێستاە بۆی شەڕەوە بەڵام لە هەر کوێکا بیکا وەکو لایانی شەرعی دروستە هیچ ئیشکالێکی تێدانە بەڵام بگا دەست فەقیر ئەو بابەتێک کە ویستم ئاماژەی پێ بکەم جەنابەدا ئاماژەت پێکرد بابەتی سەردانیکردنی قەبرستان بەڕێزان من بە کورتی لە خزمەتانە باسی چەند ئاکارێکی ناشرینەکەم لە جەژن بۆ سەردانیکردنی زیندووە جەژن بۆ سەردانیکردنی مردوونیە لە شەریعەتی ئیسلامدا جائز نییە حرامە دروست نییە ئینسان ڕۆژێک تایبەت کە ئەو ڕۆژە بۆ سەردانی مردوو دابنێت بەیانیان بەداخەوە لە نوێژی جەژن کە ئاگەڕینەوە قەبرستانەکان پڕێتی لە خەڵک ئەچن بۆ سەردانی مردووان کاکەمە گوناحە یعنی بە پێی دینی ئیسلام گوناحە ئینسان لە جەژنەکانە بەس لە جەژنە ڕوا یان لە جومعانە ڕوا سەردانی مردووەکە یاخود وڵا کاکە ئێمە جەژن ناکەن چکرێت ناکرین بۆ ناکرین وڵا ئێمە نوێ جەژنان ئەمانە مردووەکەمان ئەمە یەکەم جەژنێتی و لە ماڵ و دەرگا ناکەنەوە پێشوازی لە میوان ناکەن بەڕاستی جلی ئاڵواڵە لەبەر ناکەن بیان مەسەن چین وەڵامە مردووەکەمان یەکەم جەژنێتی لە قەبرداچین لەوێ جەژنەکەین و لەوێ چکرێتە گێڕین یعنی ئەمە دینێکە خەڵک دایناوە ئەمە دینێک نێ خواد ناردوێتی ئەمە دینێک نێ پێغەمبەر پێی ڕازی بێ جەژن سەردانی کاتی سەردانیکردنی زیندوانە کاتی سەردانیکردنی مردووان نییە و کۆمەڵێ شتی ناپەسەندی تری شەیە بەڕاستی کاکدانە کە
گرنگە ئێمە ڕەچاوی بکەین و خۆمان و ماڵ و مناڵمان و خوشکە بەڕێزە باسی ماڵ و مناڵی کرد ئینسان ئاگای لە مناڵی بێت لە جەژندا جاری وایە لە وڵاتی ئێمە لە شاری ئێمە جەژنە بە کۆڵانێکە ڕۆیت ئەڵەی شەڕی غەزەیە کاکە ئەڵەی شەڕی فەلوجەیە کاتی خۆی ئەم باوکو دایکە پارادەنە مناڵەکانە چی دا بە تەقەمەنی ئەم تەقەمەنیا کڕێ بۆ جەژنە پیرۆزە خۆ شل کردووە بە کۆڵانە ڕۆی لە ناکەوە زەرم شتێکە تەقێتەوە نیومەتریشتا ئاسمانە کاکە ینی ئەمە گوناحە بەڕاستی باوک و دایکە بێ و پارەکە دەنا و مناڵە بزانن لە چیا سەرفێکات ئەو مارکێتەی کە ئەو تەقەمەنیە کڕێ ئەو تەقەمەنیا فرۆژە پارەکەی حرامە پاشان هەندێک خەڵک ئاکارێکی ناشرینیانێ لە جەژنە دەرگا ناکەن و سەردانی کەس ناکەن و هەندێک خەڵکی دیش ئاکارێکی ناشرینیانەیە مقابلەوە زۆچنە سەر ماڵان یعنی دراوسەکە هێشتا نانی نەخواردووە هێشتا خۆی ئامادە نەکردووە وازانێک کە خۆی لە جەژن تەواو بوو کاکە دراوسەکەم ناتوە بۆ نێژ جەژن مثلەن وانی وازانێک کە خۆی نەخەوتووە کە خۆی حازر بۆی تر دراوسەکەشی حازرە یان جاری وایە لە دەرگا نادات لە دەرگا نادات زرمە ڕاتە ژوورەوە ئەو کارێکی زۆر خراپە جا ئەو ڕەفیقێکمە بووتی مامۆستا ماڵی دۆستێکمە بوو لە جێگایەک بۆ هەموو جەژنەکە چوون بۆ ماڵیان بۆ جەژنە پیرۆزەوتی کارڕۆشتم ئیتن لە دەرگامان نادا چوینە ژوور و جەژنە پیرۆزەوت یڵا منیش ماوەی زۆر بوو ئاگام لیان نەبوو جەژن ڕۆشتم یەک شەقێکمدا لە دەرگاکە خۆم کرد بە ژوورە ماڵەکە وتی ئەفرەتی دانیشتووە ئەو کاتە خانوو گەورە بوو دوو ژوور و حیوانێک بوو حوشە گەورە بوو حوشە گەورە بوو حیوان هەبوو کات حیوان هەبوو گەلەگی هەبوو ڕێ بەرامبەر شەرقی بوو حیوان شەرقی بوو وتی وڵا کە چوومە ژوور لە دەرگام نەدا تەماشام کرد خوای ئەفرەتی دانیشتووە نایبینم وتمەوە فڵان کەس کۆ حەو مانگە باریان کردو تومە زەماڵێکی تیا ئەگەر لە دەرگای بدایە تووشی میحراجیە نابوو بەڕات بابەتێکی کەژەیە بۆ نمونە تەوقەکردنی نامەحرەم بە ناوی ئەوەی کە ئەمە دڵم پاکەمە وەکو خوشکم وایە و نازەم چی ئەم بابەتانە بەڕاستی و لەگەڵ تێکەڵاویەکی زۆر ناشەرعی لە جەژنا ئەوەش هەر لە ئاکارە خراپەکانی جەژنین خەڵکێک هەندێک پیان وایە کەیتر ئاهەنگی گواستنەوەیان بێ هەموو شتێکیان بۆ حەڵاڵە جەژن هاتە پێشەوە هەموو شتێکیان بۆ حەڵاڵە ئەوەی حرامە بە حرامی ئەمێنێتەوە گەلە ناو کەعبە شاویکیت بەڕاستی ئێمە بێەوە بزانین بە مخالفەی خی پەروەردگار دەست پێ نەکەین لە جەژنە بە تایبەتی تەوقەکردن کورە جاری وایە معانەقا جاری واچن بەسەلەن بۆ هۆڵ بۆ تێکەڵی بۆ هەڵپەرکێ گەنجڕوا بۆ ئەو جێگانی کە شتی خراپی تایە ئەمانە بەڕاستی کارێکی خۆشی خۆشی دەربڕین بە معنای کردنی حرام نایەت ڕاست دکتۆر با من پرسیاری ئەو لە تۆ بکەم لەوانیشم پرسی جەنابیشت لەخوا بەجای بە گەنجی با لە ئێستا هاوسەرت ئەوە ناڵم پیری بەڵام دڵنیام جەژنی ساڵانی ڕابردوو و ئێستاشت بینیوە قسەیەکی ئەوترێ جەژنەکان کاڵبوونەوە جەژنەکانی جاران خۆش بوو ئێستاوانێ بە پێچوانەوە حەجڕونا گوتی ئێستا ئاسانکانتر و باشتریشە ئەم قسەی ڕاستەیان نا ئەمە یەک دووهەم ئەگەر ڕاستە هۆکارەکانی چین قوربان کاک محەممەد پرسیارێکی دەکردم بە جوابی ئەوە بەم بۆ دێم بۆ لای بەڕێزیشت ستیفن جۆبس کە خاوەنی شەریکی ئەپڵ بووە لە تەمەنی 56 ساڵیە خاوەنی 7 ملیار دۆلارە تووشی نەخۆشی سەرەتانی پەنکریاسە بی لەو کاتێک کە نەخۆش ئام قسەیەکە بۆ نمونە ئەم سعاتی من ئەگەر 20,000 پێیابێ کەسێک کەش کاتژمێرێکی زۆر گرانبەهایی لە دەستا بێ چیمان پێڵێ هەر پێمانەڵێ هەردووکێ کاتەکەمان پێڵێ کەسچانە ئەگەر ئۆتۆمبیلەکەی من ئیشەکانی پێەکەم دەفتەرێکم پێیابێ کەسێک کەش دەفتەری پێیابێ هەر چیەکە هەر ئەدگەیێنێ ئەگەر من سایقیش نەزانم کەسێک ئەتوانێت شۆفێرێکم بۆ بکە بەس کە ئازارەکانی دەروونم خەم و خەفەتەکانم بێتاقەتیەکانم کەس ئەتوانێت بۆم هەڵگری لەوانەیە پارە بتوانێت کۆمەڵێ شتت پێ بەخشێ بەڵام ئەتوانێت لە ناخا ئیسراحەتت پێ بەخشێ ئەمەیان زەحمەت چونکە ئەگەر هەموو جارێ شتێکی مەجاجا بە خود ئەیڵێنەوە NLP البرمجة اللغوية العصبية بس بينج أجرة لا أجريك أنا عليه بيونديني وان درون وجستا كاريجريك عكسي هي داني كت إيشيتو زور بيزاربي كسيكش قصيه كت برامبر أكا بحمو جستة وديار لوانية بيتا وديار بيك وضع جزرانه باجبي بلام آية كس آجاي لناخته إما كباس لأسودية كين غناخا حواركي لا همو تمنيك أخوي أسودي جواز أيسا كسك لبولي دوان زايا
ئەمە کچەکەم لە دوانزای خواخەوە زووتەوە بێ بۆ ئیسراحەتکەین ئەها بۆ نمونە بەس خواخواتی ئەم قۆناغەتی ئەپەڕێ ئەچێتە زوان کۆڵی خواخواتی زانکۆتی ئەپەڕێنێ هاوسەرگیری بکە مناڵی بووە ئەڵێ بەسە ئیتر نایبێ خوایەتی بیری بێ یاری هەر کەسێک و بە شێوازێک لە کاتێکە بەڵام شتە فراوانەکە باز نەفراوانەکەم قسەی لەسەرەکەم هەندێک شتێ ناپەروەردەییە پێم ئەچیتە ماڵێکەوەڵی وەدایکی خۆشەیان باوکێ کوری وەڵڵا بناڵەکە و فێری درۆیە کرد لێویە یەکسەر داماوا گەر باوکی دیار بێ بە قسەی بکە دایکی دیار بێ بە قسەی بکە لێرە خەسوود خۆشترە دایکە لەوە خۆ دەرکە جەبە بەستەکە ئالێرایە کاتێک کە ئێمە ئەڵێین ئایا جاران باش بۆیان ئێستا تۆ یەکسەر ئۆتۆماتیکی پرسیارەکەت بە من ئەڵێ بڵێ نەخێر بۆ ئەتێ ئەوە بڵێم کە من کاکە جاران ئەمەم کردووە کاکە ئاخر ئەو جارانە بۆ من یەک بووم لەو ژیانە لەو زەمەنا لەو کاتە قوربان بەڵام ئێستا ئەم کاکەی کە ئێستایە قوربان سوشال میدیا واقعێکی ئیفتیرازی دروست کردو بێگومان ئەم واقع ئیفتیرازیە یاری واقعێکی بە خەیاڵی خۆی دروست کردووە کە ئەم واقع من ئەمێ بیگەڕمە بۆ واقعی تریان تۆزی قورسە لەبەرەوە من هەموو جارێ بە مناڵەکەم بڵێم بابە ئێمە کاتێ وا جەژنمانەکە لە خوامە جەژن نەگەڕێتەوە دەبێت تۆ بزانی ئەم پەیامە جەژنانش چۆن ئەگەێنین ئێمە ئەگینا جەژن هەر خۆشی هەیە ڕاستە هەر کەسێک و بە شێوازێک چێژگی لێ ئەبینێ بەو خوایە ئێستا من بەم گەورەیە من باوکم وەفاتی خاڵی خۆش بێ دایکم ئەگەر 5,000 باتێ دڵم پێی خۆش کە چەندێک گەورم چونکە هەڵێم ئەمە جەژنانەی دایکمەوە گەشتێتەوە بڵێ ئینشاڵڵا جەبەستەکەم ئالیرایە دەیتەوە وەرە شتە جوانەکانی جەژن پیادە بکە وەرە تۆ هەوڵ بدە کاکە بەعزێ پارت پێ بێت و ئادەی کامەی کە پێت نزیکە دڵت پێی خۆشە وەرە جەژنانەیەکی بەری جەژنانە بەس بۆ مناڵە دکتۆریان حاجی باسی کرد بۆ نمونە تۆ کچەکەت شووی کرد بێ کوڕەکەت ژنیە نابێت دێتەوە بۆ نمونە مقدارە پارە بی بە بووکەکەت بە زاواکەت باوەڕ بکە حەقە ئێستا هەموو کەسێ لە ئێمە بیر لەوە بکاتەوە تۆزێ پارەش بۆ جەژنانەدا بن دکتۆرەگەر 10,000 بکەی بە 250 چل 250 کاتوانی چل مناڵ لە گەڕەکەەکە ئەڵێ وڵای ئەو ماڵی پارەیان جەژنانە لە بەراتا کە مناڵەکانم چوون و 250 هێناوەتەوە لە 5,000 من دڵی پێ خۆشتر بووە باش هەر باسی مناڵەکە با لەسەر جەژن و مناڵ هەر بەڕاست قسەیەکی ژێ وترێ بە جەژن بۆ مناڵە هەر بەڕاستەژن بۆ مناڵە یا بۆ گەورەش ئەمە یەک دوو ئایا ئێمە ئامادەکاری بکەین بۆ جەژن جل بۆ مناڵەکانمان بکڕین بیان بینە ئەو شوێنانی کە شوێنی ئێرانی وتەنی تەفریحی و خۆش گوزەرانی و شادی دەربڕینە یان پێویست ناکە قوربان جەژن وەکو کێکەکە وایە ئەها کە لە تێکین بەشی هەمومانەکە ئەمیش وایە قوربان مناڵێک تا بەتەمەنێک مناڵیش بەشی خۆی لێ ئەبا گەنجێکیش بەشی خۆی لێ ئەبا گەورەش بەشی خۆی لێ ئەبا هەر کەسێکیش بە شێوازی خۆی بەشی خۆی لێ ئەبا زۆر گرنگیشە قوربان من پێم باشە ئەگەر مناڵ دەخیلی خۆیشی دروست کرد بێ هەموو مناڵێکمان ئێمە هیچ نەبێ شتێکی تازەی پێوە دیاربی لە پێشاوتمان بوتەنە بێ ئەڵێ ئەتەوەکو کۆن بڕوا یان شتێکی تازەی پێوە دیار ئەگەر خۆشمان لە بەرمان نەکرد بە ئەو لە بەری دەبێ ئێمە هەوڵ بدەین تۆزە نیوەگەری هەبێ لە شتەکانمانە تازەگەری هەبێ پیاوەکانیش بینی خۆمان بێت تۆزە نەرمی بنوێنین چونکە خاتونەکان پیان خۆشە لە جەژنە تۆزە سەر مێزەکانیان قەرەباڵغ بێ کورە ئەو چکلێتدانی جاری پێشووی تۆزێ بگۆڕێ خۆزە خێزەرمەگەی لێ قوربان ئێستا چۆن لە مەتعەمەکان بۆفی کراوە هەیە لە ماڵەکانە بۆفی کراوەی شیرینی و چکلێدەیە بە ئارەزوی خۆت کامیان هەڵەگری جا گرنگە ئەم خاتونە من دڵنیام کاکدانا ئەم خاتونەی کە ئاوەها مێزی میوانەکەی ئەڕازێنێتەوە زۆر بە عەزەمەت ئەڕوانێتە جەژنەوە نەوەڵڵاهی بابیکە باوەڕم پێکە بابیکات چی پێ ئەکرێ ئەمە ئەسبابی فەرەحە ئەسبابی خۆشیە بڵێ ئەگەر پێشمان بکرێ بە شتێکی شەرعی مناڵمان بەرینە دەرەوە گەشتیان پێ بکەین لە شوێنێکە ئێمە سوکە لە فەزایەکی مردووان بیبێنە ماڵی باپیر و خاڵ و مامە زۆر قوربان چونکە معقولە ئێمە لە فەزایەکی زۆر مردووین بۆ چونکە ئێستا وای لاتووە مناڵەکەی من ناوێرە بڕواتە کۆڵان ناوێرە بڕواتە گەڕک ڕۆژانش من و تۆ نامان پەرجێ مناڵ بەرینە دەرەوە لەو کاتە ناتوانە دەوامت هەیە نە ئیشت هەیە بتوانیت ئەم خۆشیە بە خۆشی بگێڕ باشە پرسیارێکی تری لەکەم گرنگی پاراستنی دابوونەریتەکانی جەژن وەکو نان و چشتی بەیانیان وەکو نقڵ وەکو جلوبەرێک وەکو ئەو شتانی کەیتر هەیە سەردانیکردن و ئەم بابەتەنە تا چەند گرنگە
بە شێوازە لە شێوازەکان ئەم دابوونەریتانە بپارێزین. ئەسڵەن یەکێ لە بابەتە زۆر سەرەکیەکان ئاین خودەریتی کۆمەڵایەتی دروستەکە. بەڵێ یەکێکە لە ئەدیلەی تەشریع بەڵێ ئەین بەبەستەکەمان لەیرایە ئاین کە دێت چی دروست ئەکا خوونەریت بۆ؟ چکە دائیمەن ئێمە ئەڵین خوونەریت لە چیەوە دروستە بێ لە دووبارە بوونەوە. کاتێکیش شتێک کە من بیبیسم بیرمەچێتەوە بیبینم بیرمەکە بێتەوە پراکتیزەم کرد لام دڵخۆشتر و جوانتر ئەبێ کەوا بێتە ئێمە ئەوە ئەزانین کەوا ئەم نەریتە جوانانەی کە هەن وەکو جەنابی مامۆستا لە بن باشتر شارەزایە ئێمە دەزانین بەس سنت وایە پێش نوێژین جەژنی ڕەمەزان شتێ بخۆیت ئەگینا بەس ئەو نەریتانێکی ئێستا دروست بوون نەریتێکی خۆماڵی خۆمانە ئەم نەریتە خۆماڵانە پێویستەکە ئێمە پارێزگاری لەگەڵا بکەین دائیمەن پەیوەست بین پێیەوە جوانیەکانی خۆی جارێکی تر ئێستا نانوچای بەیانی هەر نەماوە کاکدانە ڕاستە سەلەم زۆربەی ماڵەکان دووژەمە هەر ناخوری قوربان 11 ژەمێکە تێکەڵیان کردو لەگەڵ ئێوارە ئێستا چەند جوانە تۆ بەیانیەکەی لەگەڵ خێزانەکە تا کۆ ئەبیتەوە دوای ئەوە نانەکەت خوارد جەژنە پیرۆزە ئەەکەی دوای ئەوە جەژنانەکە ئەدەی خۆشیەک ئەدەی بۆ خێزانە گرنگە ئێمە زۆر پەیوەستین پێوەوە پارێزگاریشی دەکەین. ماوەسە شاخان کۆتا پرسیارەکەم بە کورتی وەڵام بەرەو دواوتەی خۆشە لەگەڵی بۆچی گرنگە موسڵمان شاعیرە دینیەکان بەرز ڕابگرێت لە ناویانە ئەم جەژنانە بۆ گرنگە؟ ئەگەر ئێمە شاعیرە دینەکانمان گرنگ ڕاگرت ئەو جیلەی کە دوای ئێمە پەروەردە ئەبێ ئەوش بە گرنگ ڕای وەکو خاتون وتی مناڵەکانمان فێر بکەین ئەوانیش بە گرنگ ڕایەگرن ئەوان من کە خۆم ڕێزم لە کاک حاجی گرت مناڵەکەشم ڕێزی لێگرێ کە مناڵەکە منی بینی ڕێزم لە جەژن گرت جەژن بەلامەوە گەورە بوو ئەوش جەژن بەلایەوە گەورە کە بینێت تۆ چیتە ماڵی باوکە دائەنەویتۆ دەستی باوت و دایکە ماجەکەی ئەچی بۆ ماڵی پورە دەستی ماجەکەی ئەوش لەمە ئەمە فێرە بێ. بەڵێ ئەوە گرنگیانی ئەوە خۆشەویستکردنی ئەو شعیرەیە لای ئەو جیلەی کە وردە خەریکن گەورە بە کردداری ببیکەین بەرنامەکە کۆکەینەوە دواوتت. من سپاسدانەکەم سپاسی میوانە بە ڕێزەکانەکەم جەژن لە هەموو لایەکتان پیرۆز بێت خی پەروەردگار حاجە بە ڕێزەکانیشمان بە ساغ و سەلامەتی بگێڕێتەوە ناو وڵاتی خۆمان و دوعاکانیان گیرابێ بۆ ئێمە و بۆ هەموو لایەکتان نەخۆشی هەموو لایەکمان چاک بێتەوە ئینشاءالله خی پەروەردگار پاداشتی ئەوەش بات. زۆر سپاس بەخێربێت دکتۆر با کوی بکەینەوە توش بە ڕستەیەک داوتی خۆتمان دەستخۆشمان بۆ ڕێست و بۆ جەنابی دکتۆر و ئەم ئازیزانەی کە ئامادە بوون پێم خۆشەوە بڵێم خوا جەژن باوکو جەژن تەعاونی لەگەڵا بکەین با جەژنەکانمان پڕبن لە خۆشی پڕبن لە شادی پارێزگاری لە جەژنەکانمان بکەین لە نەریتە جوانەکانمان بکەین بۆ ئەوی تامەزرۆ بین بۆ گەڕانەوەی. دەستخۆش بە زۆر بەڕێز دکتۆر شاخەوانسیا مەنسووری مامۆستایانی سوپاس بۆی لە ئەم پرۆگرامی هەیوان لەگەڵمان بووی جەژنە پیرۆز بێ و فی سەبیلی لاگرنیشە ئازابێ. دکتۆر ئەرسەلان سەیدزادە مامۆستای زانکۆ و ڕایۆشکاری پەروەردەی سواز بۆ تۆش کە ئامادە بووی لەم ئەڵلقەی پرۆگرامی هەیوان سواز دەکەین زۆر خۆشەویستانەیە خوا ئێوەش بەخێر بن جژنی هەموو لایەکتان پیرۆز بێت هەمیشە لە جەژن و خۆشییا بن ئەگەر نەهاتین بۆ ماڵتان لە جەژنە ئەم جەژنانێمان لێ قوڵکەن لێرەوە. ئازیزان و خۆشەویستان سپاس بۆ ئێوە کە تا ئەم ساتە بینەرمان بوون سپاس بۆ برایان لە پشتی کامێرە سپاس بۆ میوانەکانی ناوستۆدێ هەروەها ئەم خوشک و برایانش کە هاتبوون تا ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی هەیوان هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژنێکیشتان بەخۆشی بێت خواتان لەگەڵ.